ئەم کاتەتان باش دۆستان ئازیزان، خۆشحاڵم، شادمانم کە ئەم جارەش لەگەڵتانە شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە فیلمسازان. ئازیزان، ئەڵبەتە هەموومان نەزانین زۆر جار لە مێژووی ئێمەیە بەرگریەکانمان داکۆچی لە ئەو کۆمەڵکوژی و فەرمان و قڕانەی کە ئەیانوێ بەسەرمانە دوژمنەکانمانە بەسەرمانە بیسەپێنن، بەرگریەکانمان ئەوەنە باڵان ئەوەنە شکۆمەندن لە مێژووی مرۆڤایەتیە و جیهان شەرمەزارەکەن کە لا لە دۆزەکەمان بکەنەوە، ناچاریانەکەن لا لە دۆزەکەمان بکەنەوە. و هەر ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە گەلێ جار وڵاتانی دنیا بەرژەوەندی سیاسی خۆیان ئاراستەکەی ئەگۆڕن بەلای ئێمەیە بۆی فریامان بکەون. ئەمە ئەڵبەتە ئەم کارە ساتانە ئێمە خۆمان پێمان خۆش نییە، بەڵام تووشمانە بێت، تووشمانە بێ و ئەبێ بەرگری بکەین. لێرە و لەوێ ماوەیە کە لەوەتی گەشەی سینەما پیا بوو، بە تایبەت ئەم ساڵانەی دوایی کە سۆشیال میدیا کاریگەری تەواوی بەسەر هەموو چەمکەکانی هەواڵا هەیە، وای کردووە فیلمسازان یا هونەرمەندانی جیهان لا لە دۆزەکەمان بکەنەوە، بێن فیلم و داکومێنتەری لەسەر دۆزەکەمان بکەن. گەلێ جار تەنانەت کارەکتەرەکانمان ئەو کارەکتەرانی کە لە کاتی بەرگریەکانە ڕۆڵی سەرەکییان هەبووە بوونەتە جێی سەرسوڕمانی ئەوان. و ئەم ساڵانەی دوایی ژن زۆر زۆر ڕۆڵی کاریگەری بینیوە. هەمومان ئەزانین، هەمومان ئاگادار بووین ئەو کەسانەی کە ڕاوی داعشیاننا و بۆ مێژوو بۆ جیهان سەڵمانیان کە ژن هیچی کەمتر نییە و فەرم و ئەوەتانێ خەریکی داعش قڕانن. ژن بوون بە هێمایەک، بە سومبڵێک بە هەموو جیهانە، هەمومان بینیمان. و تەنانەت فیلمسازە جیهانیەکان کەوتنە ئەوەی کە فیلمیان لەسەر ژنانمان دروستە کرد و هەوڵیاندا ژن بکەن بە سیمبۆڵ. اینجا بۆ ئەم بابەتە میدیاکار خات و سۆزیار عەلی تۆفیق، سۆزیار خان یاخوا بەخێر بێی سەر چاوم. زۆر سپاس دەکەم کاک سەرکەوت، سپاس بۆم دەرفەتە. بە هیوام ئەمڕۆ بتوانین کە بابەتێک یان ئەو چەند پرسیارانەی کە لە خەیاڵ و لە مێشکی منا دروست بووە بتوانین بۆ بینەرانیشی دروستکەین و بە جۆرێک وەڵام دەرەوەش بین. دووبارە سپاس. بۆ هیوایە. سۆزیار خان وەکو ئاگادارم لە نزیکەوە ئاگام لێیە کەسێکی با بڵێن لێڤەگەڕە بە تایبەت لە بواری فیلمسازی و فیلمە جیهانیەکان و ئەو فیلمانەی وڵاتانی دەوروبەرمان کە لەسەر دۆزی ئێمە کراوە. ئیتر ئەوان ئایا بەرژەوەندی خۆیان لەم چەمکەیە هەیە یاخو لە دڵسۆزیەوەیە، یاخو گەلێ جار فیلمسازەکان لەو گیانە مرۆڤایەتیەوە دەست بۆ ئەو چەمکە ئەبن. بە تایبەت بواری فیلمسازی فیلمساز ئەبێ لە ڕووە مرۆڤایەتیەکەەوە دەست بۆ ئەو چەمکە بەرن. اینجا سۆزیار خان بە جۆرەی ئەوەی کە من نازانم خۆ چۆن ئامادە کردو و لەکوێوە دەست پێەکەی، بەڵام من پرسیارەکەم ئەلێرەوە دەست پێەکەم. ئەو فیلمانی کە بەڕێستان بینیوتانە و سەرنجی تۆ پرسیارەکەی من ئەلێرەوەیە، ئایا فیلمسازەکان لە ڕووی بەرژەوەندیەوە دەستیان بۆ فیلمانە بردووە؟ زۆرینەیان، مەبەستم زۆرینەیانە، یاخو لە ڕووی لایەنە مرۆڤایەتیەکە، یاخو لە ڕووی ئەوەی کە هەوڵ ئەوانیش هەوڵەدەن داکۆچی لە ژنکەن و پێشانی بن کە ژن ئەو هێزەیە. بەڵێ کاک سەرکەوتووەک و ئێستا هەمومانە زانین کە بابەتی سینەما، بابەتی بەرهەمهێنانی فیلم و بەرهەمهێنانی زنجیرە
ئیتر لە جیهانە بابەتێکە کە تۆ ناتوانیت با بڵێن بیخەیتەلاوە تۆ پێویستەکە بەردەوام بۆ ئەوی بە جیهان بگەیتەوە بۆ ئەوی باسی خۆت بکەیت و دۆزی خۆت بەریتە پێشەوە ئەم بەرهەمانەت هەبێ بۆ باوەڕەکەم ئەو فیلمانێکە لە هەمووی لە جیهانە سەبارەت بە کورد بە یاخۆ سەبارەت بە هەر نەتەوەیەک بێ ئەمە بەشێکە لەوەی کە دوور بن لەو دابڕانەی کە دوور نەبنەوە لە سینەما و دوور نەبن لە جیهان و دانەبڕێن لە جیهان بەڵام ئەکرێت ئەو فیلمانەی کە لەبارەی کوردەوە دروستەکرێن وەکەوەی کە تۆ باسەکرەکرێت لە یانگری و بیرکردنەوەیکی ژنانە بێت ئەکرێت هاوسۆزی بێ لەبەرەوەی کە دروست بوو ئەکرێت گەاندنی پامێکیش بێتر چ پامەکەمان سیاسی بێ یاخود کۆمەڵاتی بێ و بۆ جیهان بێت بەڵام بابێمە سەر باسی ئەوەی کە ئێمە چەند هۆکارێکمان هەیە کاتێک فیلمێک بەرهەمێنی نەکرێ ئەم فیلمە ئەم مەبەستەی هەبێت بۆ نمونە مەبەستەوەی کە ڕنگدانەوەی کۆمەلگا بێ فیلم وەدانە بڕێت لە کۆمەلگا و چیرۆکانی لە جیهانە هەیە بەڕاستی ئێستا زۆرینەی سیناریۆنووسەکان زۆرینەی دەرێنەرەکان سینەماکارەکان هەوڵێن ئەو چیرۆکانی لەناو کۆمەلگەکانە هەیە بیکەن بە بابەت بۆی دانەبڕن بێگومانەوەی لە جیهانە ڕوئەیات لەم کاتەیە بابەتی هەرە گەرمە بۆ هەر دەرهێنەرێک بگەڕێمەوە بۆ کاتێک کە داژێرشی کردە سەر کوردستان بە تایبەت ڕۆژ ئاوای کوردستان و شەنگال ئەو کاتە داعش بوو بە هەڕەشەیەکی جدی بۆ هەموو جیهان بە تایبەت لە کوردستانە بابەتەکە بوو لە کوردستان بەرگریەکی زۆر جیاواز کرا بەرگریە کرا کە ترسێک لە داعش نەبوو بەرگریەکی جیاوازی ژەوە بوو کە هێزی ژنان هەبوو دژی ئەم هێزە تاریکە بۆ ئەم بابەتە بۆ بابەتێکی سەرنجڕاکێش و چەندین فیلم لەبارەی و بەرهەم هێنرا ئەم فیلمانە ئەکرێت بابەتەکانەوە بوو بێت کە لە ڕووی ئەوەی کە شتێک ڕوویاوە ژن بەرگریەکە تا ئێستا لە جیهانە شتێکی وا ڕوونیاوە مەگەر لەناو کورداخۆی لە ڕابردووە هەبوو بێت ئەمە بۆ هەموو وڵاتەکان شتێک بوو کە دووبارە نەبوو تا ئێستا شتێکی وا ڕووی نەدابوو بۆ ئەمە زۆر سەرنجڕاکێش بوو ئێمە شەزانین هەموو فیلمسازێک بە دوای سەرنجڕاکێشترین بابەت ئاگەڕەیە ئەوکو ڕۆژنامە نووسەکان بۆ ئەوەی بتوانن سەرنجی جیهان بەلای خۆیانە ڕابشێشن بەلای بەرهەمەکەیانە ڕابشێشن ئەمەش بەشێک لەوە کارەکەی بەشێکیش لەوە کارەکەی ئەوەی کە فیلم من حەزەکەم لێرەوە یەک قەوسێکم بەی تێ پرسیارێک چونکە من لێرە برادەرەکانم برادەرە ئەمریکیەکانم ڕووی دەمیان تێم کردوتیان سەرکەوت ئەوە تەبعانەوان کە سەیری ڕۆژەڵاتی ناوینەکەن وازانن هەمووی ئیسلامیە و لە چک بەسەرەوە ئیتر تەواو نیقاب و با بڵێن پێچە و چاویشیاندا پۆشراوە ئەوان وای ئەبیننەوە یعنی چونکە بۆ گیانی ئیسلامی گیانێکی بربڵاوە وتیان ئەوە ئێوەی کورد گیان لەوان ئەوە چییە ئێوە کچانتان ژنانتان ئاوا شەڕی داعشەکەن بەرامبەر بۆ ئیسلامە وەستنەوە وتم ئەمە بە ئێمە جیایکەینەوە لە ناو ئیسلامە گروپ هەیە ئەمە یەکێکن لەو گروپانە با ئێمە نەچینە ناو دینەکە چونکە دینی ئیسلام وەکو لایەنی تاکی جیاوازە لەگەڵ وەکو لایەنی کۆمەڵی یان با بڵین لایەنە سیاسیەکان وەکو حزب و ڕێکخراوە سیاسیەکان ئەوانە بە ئاقارێکی ترێبن و تاکەکانی شەو کەسانن موسڵمانانن کە باو باپیرانمانن لە بەراەتی خۆیانە ئیتر نمونەی پاچین ئەمە ئەبێت جیان کەینەوە ئیتر من باسی ئەوم کردوتە مەمە ئەو گروپەن و گروپەن کە ئاوایە بەڵام ئێمەی کورد دێر زەمانەوە کچان ماناوان اینجا ئەمە بوو بە جێی سەرنج یعنی بۆ من جێی شانازی بوو برادێکی ئەمریکیم بەبێ ئەوەی ئاگای لەو شتە بێ وە شڵەژان هەم لە ئەمریکایە زۆربەی فەنانەکان و نەمادەکان شڵەژان کە سریان کرد کچی کورد وە بەرامبەر بە داعشە وەستێتەوە شەڕەکەن وە خەریکی قڕانیانن لێرەوە من ئەمەوێ ئەم بابەتە سەرنج بخەینە سەری ئیتر بزانم لای تۆ وەکو خانمێک هەستت چۆن بوو من تەس بە لەشمە هاتبوو برادەرەکانم ئەمریکیەکان واون لای ئێوە چۆن بوو بەڵێ ئەو بابەتەوەکو تۆڵی باوەڕێگەم بۆ هەموو کەسێک سەرنجڕاکێش بوو بێت و بۆ خۆم بەڕاستی سەرنجڕاکێش بوو چووکە لە ئەساسی لە بناغی ئەو بابەتەوەی کە کۆمەڵێک ژن هەن بەرگریەکەن من چوم لەم 1-2 ساڵەیە بە دوای فیلمانەیە گەڕام کە سەبارەت بەم دۆخە دروست کراوە سەبارەت بە
جەنگی شەڕڤانەکان و گەریلا ژنەکانمان لەگەڵ داعشەکانە کە چۆن بەرگریان کردووە، چۆن توانیان داعش بشکێنە ناو داعشەی هەموو دنیا بەڕاستی زیێڕێی لێکردبوو و دواتر لە ناو کوردستانی ئێمە بەدەستی ژنەکانی ئێمە شکستیان پێهێنرا. بۆ ئەم بابەتە بۆ زۆر کەس سەرنجڕاکێش بوو، بە تایبەتیش دەتوانین بڵێن بۆ دەرهێنەرە ژنەکانیش زۆر سەرنجڕاکێش بووە. لەبەرەوە من ئەمڕۆ باسی چەند نمونەیەکەکەم کە سەبارەت بە ئەو کاتە بۆ داعش ڕووی لە ڕۆژاوای کوردستان و شەنگال بە تایبەت کردووە کە دەرهێنەرە ژنەکان فیلمیان لەبارەی ئەم بابەتەوە دروست کردووە. نمونەی ئەو فیلمانەمان فیلمی کچانی خۆرە، ئەو کاتە لە ساڵی 2018 ئەم فیلمە بەرهەم هێنراوە باسی ئەواکە کە داعش و ئەو گروپە تونندڕەوانە چوونەتە شەنگال و ژنەکانیان بە بارەمتە گرتووە. ئەم فیلمە بە تەواوەتی سەبارەت بۆیەوە دەرهێنەرەکەشی ژنەکە خۆی فەڕەنسیە و هەروە باسیەوەکە کە ویستێتی کاتێک جۆم لە قسەکانی گرمن ویستمە لە ڕێگەی ئەم فیلمەوە باسیەوە کەم کە ژنە هەیە بەرگریەکەوە ئەم بابەتە بۆ نمونە لە ئیسپانیا شاڕوویاوە لەبەرەوەی باو باپیرانی منیش ئەویان چەشتە و ویستومە بابەتێک دروستکەم کە باسی جەنگ بکە و جەنگ چی بەسەرە وڵاتە هێناوە، بەڵام ئەوەی گرنگە لێرە باسی ئەوە کراوە کە ژن چۆن بەرگری کردووە لە بەرامبەر ئەو هێزە تاریکی کە هاتوون تاوکو نیشتیمانەکەمان بڕوخێنن. فیلمەکە توانین بڵێن تا ئاستێک فیلمێکی باشە، بەڵام ئەگەر باسی دۆزی کورت بکەین لە ناو ئەم فیلمە بۆ خۆی ئەکرێ جێڕەخ نەبێت لەبەرەوەی هەنێ بابەت هەیە لەم فیلمە بە تەواوەتی ڕوون نەکراوەتەوە. یانەوەی کە بۆ نمونە لە ناوم فیلمە تۆ ڕوبەڕووی چەند زاراوەیەکی جیاوازی کوردەکانە بیتەوە بەڕاستی ڕوون نییە مە کێیە ئەمە بۆ خۆی کێشەیەەکە، هەروها چیرۆکەکان تا ڕادەیەک هەنێکات ناڕوونی پێوە دیارە لەکوایەوە. بەڵام بە گشتی ئەمە ئەساسیەوەی کە سەرنجڕاکێش بووە ئەم بابەتە بوویان بۆ ویسیانە فیلمێکی بەم جۆرە دروست بکەن سەبارەت بە شەڕڤان و گەریلا ژنەکانمان بێ، بەڵام ئەکرێ بڵێن لەبەر ئەوەی لەلایەن نەتەوەیەکی ترەوە دروست کراوە ئەوان هەوڵەکەیانەوە بۆ کە خۆیان بخەنە پێشەوە. واتە ئەکرێ بڵین لەم فیلمەیە بەشێک لەو پەیامەی هەیبووە پەیامێک بووە کە لەبەرەوەی ژن پێشەنگ بووە لەم جەنگەیە و ژنێکیش بەرهەمهێنانی بۆ ئەم فیلمە کردەوە، بەڵام ناتوانین بڵین لەبەرەوەی ژنێک دەرهێنەری ئەم فیلمە دوورە لە بیرروباوەڕ و سیاسەتی ئەو وڵاتەی کە لە باگراوندی ئەم فیلمەیە هەیە. بۆ ئەوە یەکێک لە مەبەستەکانی ئەم فیلمە نیشاندانی ئەو کەسانە بووە لە وڵاتە جیاوازەکان و بەتایبەت کە لە فەڕەنساوە هاتوون تاوەکو ئەوانیش بەرگری بکەن لەگەڵ ئەم ژنانەی ئێرە. واتە مەبەستی گشتی ئەم فیلمە تۆگار کاتێک سێری بکە زانی ئەوەیە کە نیشانی بن و چیرۆشی مێژوێک بۆ خۆیان دروستکەن کە ئێمە لەم شەڕەیە هەوین، ئەم شەڕەت تەنها ژنی کورد نەبوو. بەشێک لە بابەتی ئەم فیلمە بەڕاستی بۆ منەوە بوو و هەنێک بابەتەکانی ڕوون نەبوو. بەڵام بچینە سەر فیلمێکی ترێویش فیلمی خوشکانی چەکان فیلمەش لە ساڵی 2019 بەرهەمهێنراوە و ئەما شێوە لەلایەن ژنێکە و بەرهەمهێنراوە. سەرنجی سەرەکی ئەم فیلمە ڕاستە لەبارەی شەڕڤان و گەریلا ژنەکانی ئێمەوەیە، بەڵام باسی دوو ژنی فەڕەنسیەکات کە هاتوون بۆی بەشداری شەڕی داعش ببن و لەگەڵ گەریلا و شەڕڤانە ژنەکانی ئێمەیە بەشدار بن. ئەم فیلمەش بە هەمان شێوە هەر لە ژێر کاریگەری ئەو کاتەیە دروست بووە کە هێرش کراوەتە سەر شەنگال و بەتایبەت باسی ئەواکە کەچی بەسەر ئێزدیەکانە هێنراوە. هەردوو فیلمەکە ساڵێکیان بینە، هەرچەند دەرێنەرەکەی ئەمیش خۆی باسی ئەواکە کە ڕاستە فیلمێکی تر هەبووە، بەڵام منیش ویستومە فیلمێک لەبارەی ئەمەوە دروستکەم بە هەمان شێوەی فیلمەکەی پێشوو ئەوەی لەم فیلمە شای بینین تاوە باسی دۆزی کوردەکات مێژووی کورد بۆ شێوازی کە خۆیان مەبەستیانە بەڕاستی ئەیگێڕنەوە چی بەسەریا هاتوو چۆن چیرۆکەکەمان بۆ داڕێژن. بەڵام بەشێکی سەرەکیش لەم فیلمەیە هەرەوەیە کە بۆ نمونە ژنێکی فەڕەنسی دوو ژنی فەڕەنسی هێناوە ژنێکی ئەمریکی هێناوە ژنێک لە جێشی ترەوە کە هاتوون بەشداری ئەم شەڕە بوون. شتێک کە لەم فیلمەیە بەڕاستی بۆ من ڕوون نەبوو ئەوە بوو کە بۆ نمونە بەڕاستی شارەزای کللتوری کورد بە تەواوەتی نەبوون، تەنانەت شارەزای شێوازە زارەکانی ئێمە نەبوون، سۆرانی و کرمانجی هەموو تێکەڵ بوو، کەسێک بە ئینگلیزی قساگا کەسێک بە فەڕەنسی بە سۆرانی بە کرمانجی. بۆ ئەتوانین لەم فیلمەوە بڵێن هەر فیلمەکە خۆمان دروستی نەکەین یان خۆمان کەسێک نەبین لەوانەیە کە ئەندامێکی سەرێکی بین لە بەرهەمهێنانی ئەم فیلمەیە ئەکرێت تێکەڵبوونمان بۆ دروست بکات. لەبەرەوەی لەم فیلمەیە کاتێ من بینیمەوە دووبارە سێرم کردەوە لێرەیە من حەزەکەم یەک تێبینیەک بدەم بۆی
بەسەریان تێناپەڕین. من سەیری هەردوو فیلمەکەم کرد، ئێستا بڵین سەیرم نەکردەوە تۆ لەم ماوەیە بۆی تێبینیەکانم بنووسم منیش سەرنجی لەسەر بەم. لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی تەکنیکی سینەماییەوە ئیشی جوانیان کردووە، ئەمە یەک. بەڵام با بڵین لە ڕووی تەکنیکی شەڕەوە وەکو دەرهێنانی فیلم بۆ شەڕی کێشمەیی لەوێ کێشەی زۆر گەورەیانە بووە. قەت پێشمەرگە یان گەریلا کچە گەریلامان یان هەر پێشمەرگە بە پێوە نەوەستاوە شەڕکات وە تفۆنگ بگرێتە دەستیەوە بەرامبەر بە داعش تەقە بکە، شتی وانە. ئەوەی کە نازانم لە کام فیلمیانە سیارەکان بەرەو ڕوویەکە ڕۆن و داعش دیارە ئەمانە شەڕۆن و ئەوە نییە. بەڵێ هەر ئەم فیلمیانە ئەوەی کە بەڕێستان باسێگەن ئەم فیلمیانە کە بۆ شێوازەیە هەردووچیان لەیەکە چەند بیرم نییە بۆیە لە جیاکردن، یعنی شتی وانی ئاوا بەرەو ڕوو بچن، چونکە بۆ بە تایبەت لە لای پێشمەرگە، ئەلبەتە لەوەی لای داعشش وابێ، لای پێشمەرگە لای گەریلا فیشەکێک بێ خەسار بێت، فیشەک زۆرە لەو کاتەیە، یعنی هەر فیشەکێک ئیتر ژیانە نابێ خەسار بێ، چۆن ئەڵەسێتە سەر پێ و بە کەیفی خۆی تەقاکە و فیشەک بە خەسارەدا. ئەمە وەکو ڕووی دەرهێنانی سینەمایی کاڵێم بۆ فیلمی کێشمەیە مێکێ گولاڵەکەم و هەڵەی تریش هەبوو لە ڕووی با بڵین سەرچاوە. کاتێک کە فیلم دروستەکرێ ئەو کەسێک کە فیلمەکەکە ئەبێ بڕوا بگەڕێ بە دوای سەرچاوەکان زۆر بەوردی. ئەمان وابزانم لەم فیلمەیانە نەگەڕاوە بە دوای سەرچاوەکان، کەسانێکی هێناوە لەواچێ کەسەکە هەر ئاگای لە فەن نەبوو بێت، بەس حەزی کردو تەمسیل کا کردوێتێ ناو فیلمەکەەوە و جاری وا هەیە تۆ بە هێمایەک بابەتەکە ئەگۆڕیت ئەیبی بەلایەکی اینجا لێرەوە گەلێ هێمایان بەکارێناوە، گەلێ کەسایەتیان هێناوەتە ناوەوە، هەنێشتیان دروست کردووە، ئەوە حەقیقەتی بابەتەکانی زۆر گۆڕی، زۆر لی تێکداوە. اینجا ئەوە یەکێکە لەو کێشانە و دەرهێنەرەکانیش نووسەرەکانیش بۆ نمونەیەسە لەم ئەمریکا لەم شارەی من ئەگەر پەنا ببات بە دوای ئەو کەسانە بگەڕێ، مەسەڵەن من لێرە هەم کاک خالید حەمە لێرە هەیە، کە دادا هەوارخان لێرە هەیە، لەوەیە فیلمسازێک بێت ئێمە نەناسێ نەیە بەلای ئێمەیە، بەڵام 20,000 کوردەیە، ئەو 20,000 19,000 کوردی باشوورن بادینین، سەر بە حەزبێکی دیاری کراون، لەوەیە تووشی 4-5 لەوانە بێت هەموو بابەتەکە ئاگۆڕێ، بکە بە سەرچاوە هەموو بابەتەکە ئاگۆڕێ، بەڵام نەهاتۆ بۆ لای من. بۆ نمونە لە سەرەتای فیستیڤاڵی ناشفێڵ ئەم شارەی من لە سەرەتا چون پەیوەندیان بە کۆمەڵێک کوردی ئێرەوە کردبوو هەر ئاگیان لە فەن نەبوو، بە سوودفە لە لە چایخانەیە لە باڕە بزان لە کوێیەکیان دیوە ئیتر وایان زانی بوو ئەوە کووردە، بە هەموو شتەکانیان بە سەرقەتی برتای تر یەکێکیان وتبووی کە سەرکەوتمانەیە کە لەگەڵ منە قسەیان کردیتر من توانیم بە ئاقارێکی ڕاستی هابەرم. ئەمە هەیە اینجا لە فیلمسازەکان ئەوانەی جیهانیەکانش ئایا کەسەکانیان دەست کەوتووە ئەو سەرچاوەیە بە تێر و تەسەلی و بەڕێک و پێچی بگەێنن، ئایا گەڕاون بۆی چونکە گەرمەگەرمی بابەتەکە بۆ فیلمەکە دروستکەن. بەڵێ فەرموو با لە قسەکەتان نەڕم. کاک سەرکەوتلەوەی ئاخیرەوە دەست پێ بکەمەوە کە وتت باسی سەرچاوت کرد. ڕاستی من بە دوای سەرچاوی ئەم فیلمیان گەڕام بتم زانم لەکوێوە ئەم چیرۆکانی هێناوە. ئەوەی سەرنجڕاکێش بوو بۆ من ئەوەیە کە ئەڵێ لە ڕۆژنامەنووسێکی فەڕەنسیەوە کە فیلمێکی دۆکمنتارێک ڕاستی دیار نیە زۆر فیلم بیان ناچکە نەمتوانی ئەوەیان پێیا بکەم، ئەو لەوێ بوو خۆی بابەتەکانی ڕێکۆرد کردەوە سەرچاوەکەی ئەمە بووە، بەڵام ئەمە نابێت بە سەرچاوەیەکی دیاریکراوە بۆ کێشە بۆ جۆنجێک بۆ کللتوری ئەو نەتەوەیە. ڕاستەوتی من هەوڵم ماوە بە دوای کللتوری نەتەوەکەی بگەڕێم، بە دوای کللتوری ئێزدیەکان بگەڕێم بزانم ئاینەکەیان چۆنە، بۆ ئەوەی جیاواز لەوەی کە لە بەر کامێرە دەرەکەوێ بزانم لە پشتی کامێرەش پێویستەکە چۆن هەڵسوکەوتکەین، بەڵام نەبوونی کوردێک وەکو سەرچاوە بۆ خۆی ئەبێ بە کێشەی سەرەکی لێراوە بەشێک لەو شتانەی کە تۆت سەبارەت بە وەستانی ئەو گەریلاکان کە چۆن وەستاون بۆ شەڕکردن شتێکی دریش زۆر سەرنجڕاکێش من چونکە ئەمڕۆ چون سەیری ئەم فیلمم کردەوە بوو کە ڕاستەوخۆ ئەو شەڕڤانە چێت و
ڕادست بە ئەو ناڵم کە بە زیندوی ڕادستی داعشەکانە بێ بەڵکو یەکسەر خۆی خاتە بەردەستیان و ئیتر یا خۆی ئەتەقێنێتەوە بۆی کە ئەوانی تر ڕزگار ببن یان ئەچێت و شەڕێکی خۆکوژیەکە ئاچێتە بەردەمیان یەکسەر شەڕەکە کە بەم شێوازە باوەڕەکەم ئەگەر ئێمە هەنێک لەو ڤیددیۆ ڕاستیانەی کە بڵاو بوونەتەوە زۆریش سەرچاوە هەیە لە کوردەکان بڵاوبووەتەوە زانین کە چی بەم شێوازە ڕاستەوخۆ نەبوو زیاتر ئەمە بۆ سەرنجڕاکێشان بووە یان بۆ ئەوەی کە جۆرێک فیلمێکی بەتاڵەتی جەنگی دروستکەنەینا پێم وایە شەڕبان و گەریلاکانی ئێمە بە شێوازێکی تاکتیکیە نەک بۆ شێوازە بۆ ئەمە بەڕاستی غەڵەت گاندنی پەیامەکەی لەم بەشەیە لێرە مامۆستای هەرحەمە بزانین بۆ چی هەیە بۆ چوونی هەیە یا پرسیارە حەزەکەن بیخوێنمەوە ئەگەر ڕوخسەتم بی ئەڵێ دەبێت حکومەتی هەرێم و وەزارەتی ڕۆشنبیری ئەو دەست پێشخەری و دەرگایی بکردایەتەوە ئەو بابەتە لەو ئاستەدا نییە دەبێت ئەو دەستگایەک بکرێتەوە چ بەوەی کوردستان وەک لۆکەیشنێک بکاتە سێتی فیلم کە بودجەیەکی هەرزانیش هەیە بۆ فیلم سازدانی دەرەوە لە ئێستا مەغریب و جەزایی لە ئێستاشدا سعودی ئاسمان و خاکی کردوتە وەک لۆکەیشنێک بۆ فیلم سازانی جیهان کە لەوێ بە بودجەیەکی هەرزانتر لۆکەیشن فیلمیان هەبێت هەم وەک داهاتێکی گەشت و گوزاریە و هەم هەلی کارە دووەم بابەتە کوردیەکان چیرۆکە کوردیەکان بوونەتە زمانی فیلم نازانم تۆ بۆ چوونت هەیە لەسەر قسەکەی هەوارخان چونکە ئەویش هاوڕای من و تۆیە ڕوونکردنەوە لەسەر ئەو شتانەدا تێگەم وەڵا ئێستا باوەڕەکەم کێشەکەی ئێمە لەوە شتێ پەڕێوەکەی تر حکومەتێرێم و وەزارەتی ڕۆشنبیری بەشی پێویست دەست پێشخەری ناکەن و هاوکاری فیلم سازەکانمان ناکەن لەبەرەوەی لە کەمی فیلمە و بە تایبەت لە کەمی فیلمە سەبارەت بم بابەتێمە هەست بەواکەین بەڵامی شێک لە کێشەکانی تریەمەوەیە کە ئێمە خەریکە خۆمان لە زمان و لە دیدی وڵاتانی ترەوە ناسین ئەم بابەتەش باوەڕەکەم هەر زۆرتر تایبەت بێ بۆ کە ئێمە چۆن وا بکەینە و دیدە ڕاستەوخۆ کاریگەری نەکاتە سەرمان بەڵام بۆ چوونێکی گونجاو بەڵێ خۆی وەرە بۆ چوونە ئەوەی تۆ بۆ چوونە ئەوەی خات و هەواری شەر بۆ چوونە و منیش بۆ چوونم هەیە هەوارخان ئێمەی کورد یەک کێشەیەکمانەیە هەمومان لە قاڵب دراوین بە بیر و باوەڕێک هەر یەکەمان هەر گروپەمان هەر حزبە هەر لایەنە هەر دینە هەر گروپ کردومانەتی بە دەروێشی خۆی یعنی قاڵب دراوین یەکێ لە کێشەکانمان لەوەیە ئەم بابەتانە لە هەردوو لایەنەکەی باشوور لەوەیە بەلایە نەچن واگەر بەلاشە بچن ئەمان ڕۆڵی خۆیان دەرەخەن ئیتر کە ڕۆڵی خۆشیان دەرخست ئایا لەکوێیە دەرێخەن لە چی ڕوانگەیەکەوە و مەسەلەی ئەو جێی کە جەنابەت باست کرد لۆکەیشن دروست کرێ لە کوردستانە ئەوە بەداخەوە ئەوە گەورەترین کێشەی میلەتی ئێمەی کوردە و بە تایبەت وەکووتت وەکو کەرتی گەشت و گوزار وەکو ئیتر هەر بانگێشتکردنی فیلمە جیهانیەکان ئەبواە حکوومەتی خوارێم خۆی سەقامگیریەکی لەو ناوچەیە دروست کردایە بۆی کەمپەنیە جیهانیەکان بێن لەوێ فیلم دروستکەن ئەوانە هەمووی کێشن بربەستن لە بەردەم ئەوەیە با بزانم کاک ئەلبێرت حەمەڕەشەڵێ لە کاتی ڕووداوەکانە هەندێک کورتەفیدوێی شەڕەکانی دژی داعش لە کۆبانی بڵاو کرایەوە زۆرینەی کچان بە پێوە و بەڕاکردنەوە تەقەیانە کرد من وا بزانم کاک ئەلبێرت من کە لێرامێ وەڵامی ئەوە بەمەوە تۆزێ پێشمەرگایەتیم کردووە بەڵام من تەقەم نەکردووە من لە بواری میدیایە لە شانۆیە ئیشم کردووە لە کاتی هێرشە بەڵێ ڕاکردن هەیە لە کاتی هێرشە ئەویش بەو ئاشکرایە نییە و ئەمانی شەروایان کردووە ئەوەی حەقیقەتەکەی کە بووە بەڵێ هاوڕاتم بەڵێ سۆزیار خان ئیتر نازام تۆش بۆ چوون چیە لەسەرەوە باوەڕەکەم بۆ بابەتە ئەگەر بتوانین سێری فیلمی کۆبانێ بکەین تۆزێ باشتر بێت و بگونجاوتر بێت چونکە لەلایەن کوردەوە دروست کراوە کوردانی باڵێن ڕۆژاواشی تر بەڕاستی خۆیان شارەزان لەوەی کە چۆن لە کۆبانیا با بڵێن شەڕیان کردەوە ڤیدیۆانی بڵاو بۆتەوە هەر خۆی سەرچاوی بەرهەمهێنانی ئەو فیلمەیە بووە بەڵێ شەڕوانەکان بەشێکی زۆریان ڕۆڵیان بینیوە ئەوەی با بڵێن سەردەستەکە
هەر بە حەقت سەردەستە بۆ دوایی شەید بوو وابزان فیلمەکەشی نەبینی بەشێکی ڕاستە کاک سەرکەوت بەشێکی زۆریان شەڕبانەکان بوونیان بە جۆرێک بەشدار بوون لە شەڕەکە بۆ ئەوە بابەتەکەیمەوە نیە بڵێن تاوە ئەم فیلمە هەر بەڕاستی لە ڕووی تەکنیکی شەڕکردنەوە هیچ ڕاست نییە نا بەڵام هەنێک زیادەڕەوی و بۆ سەرنجڕاکێشان تیاکراوە کاکرا ڕاستیەکە دابنێ زۆر سەرنجڕاکێشتریش بێ ئەوە شەیە بەڵێ فەرموو بابەتەکەت باداد نەبڕم فەرموو باش کاک سەرکەوتە و بابەتان ئەو دوو فیلمەی با بڵێن وەکو نمونە هێنامانەوە ئەمە کاریگەری سینەمامان نیشانیاوە نیشانوانەیە وڵاتانە چۆن هەوڵێن بۆ خۆیان کە بتوانن لە ڕێگەی سینەماوە ئەو ڕووداوی لە جیهانە ڕوئەیە ئەوان بەشێک بن لێ بۆ نمونە هەر وڵاتە و بۆ خۆی فیلمێکی لەبارەی شەڕی کوردەکان لەگەڵ داعشە دروست کردووە لە ئەمریکا لە فەڕەنسا ئەڵمانیا هەمویان بە جۆرێک دروستیان کردووە بۆ ئەوەی ئەوان مێژوو بە خۆیان بنووسنەوە بڵێن ئێمە لەم شەڕەیە بەشدار بووین چکە بەڕاستی فیلمەوەیە کە بۆ مێژوومان ئەمێنێتەوە لە ئێستەوە بۆ هەرێکیان و بەڕێگەیەک هەوڵیانەوە و لەناو ئەم هەوڵەشیانە و بە بەکارهێنانی فیلم هەوڵیانناوە کە کاریگەری لەسەر هەست و سۆزی بینەردا بنێن وەکو دوو نمونەی باسمان کرد کاریگەریدانان لەسەر هەست و سۆزی بینەر بۆ نمونە ئاکرێت کەسێک کە ئەم فیلمانە ببینێت بیر لەوە بکاتەوە بۆچی ئەویش فیلمێکی تر دروست نەکات یان ڕاستەخۆ باوەڕ بەوە هێنێ کە ئەم کەسانە بەڕاستی بەم ڕادە زۆرە نەگەوی بڵین بەشدار نەبوون بەڵام بەم ڕادە زۆرە بەشدار بوون لەم جەنگەیە و کاریگەریدانان لەسەر هەست و سۆز بە نمونەیەکی تر باسی بکەین لەم ساڵی پار بوو هەڵا نەبوون بەتەواتی ئێستا ساڵەکەیم بیر نییە فیلمێک بە ناوی خاکە بچووکەکەم نیشتیمانە بچووکەکەم مایسمۆڵاند بڵاو بووە ئەم فیلمە باسی خێزانێکی کورد دەگات لە ژاپۆن باوەڕەکەم زۆر کەم کەس هەبێ باوەڕکەن کە خەڵکی ئێمە لە ژاپۆن زۆر بن بەڵامەڵەن 2000 کەس نیشتەجێ ژاپۆنن کە کوردن و زۆرتریشان کوردانی باکووری کوردستانن دەرهێنەری ئەم فیلمە کاتێک بە دوای بابەتەکان یاگەڕامزان بۆچیان فیلمی دروست کردووە ئەتوانین بگەڕێینەوە بۆ دووبارە جەنگی داعش چونکە لەژێر کاریگەری شەڕی گەریلا و شەڕڤانە ژنەکانمانە لە بەرامبەر داعش و داعشیان شکاند ئەم فیلمە دروست کراوە چۆن دەرهێنەرەگاڵە من کاتێک ئەم فیلمانەم بینی و ئەم بابەتانم سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان یاخود کوردەکان بینی منی ژویستم بزانم کوردەکان کێن و من فیلمێکیان لەبارەوە دروست بکەم بۆ ئەوە چووە هەر لە ناو ژاپۆن ئاگەڕاوە بە دوای خێزانە کوردەکان ئەوتی بۆم دەرکەوتووە کە 2000 کەسی کورد لە ناو ژاپۆن ئاژین و خێزانێکی بە نمونە وەرگرتووە کە باسی ئەم کوردانەمان بۆکات دۆخی پەنابەری کوردمان بۆکات لە ژاپۆن واتە ئەم دەرهێنەرەش بەشی خۆی لە مێژووی کورد بەم شێوازە بردو هەر لە ژێر کاریگەری ئەو شەڕەشا بوو کە ئەوەیە باسی کوردمان بۆ بکات لە ناو ژاپۆنە دۆخیان چۆنە بەڵام ئەویش تا ڕادەیەکی باش هەر لە چاوی کەسێکی بیانیەوە بۆ کوردێک کاکرێت چه ژیانێکمان هەبێت بەشێکی تر بێمەسەرەوەی کە هەر لە ژێر کاریگەری ئەم جەنگەیە باوەڕەکەم من زۆرینەی و نمونانەی کە باسێکم لە دوای شەڕی داعشەوە دروست کراون چکە زۆرتر ئەو بابەتانم بینیوە کرێ بڵم زۆرتر ورتر بوومەتەوە لەوانە بوو ئەو زۆرتر نمونونەکانیشم لەوەی ئەگەر کاک سەرکەوت بەڕێستانیان هەر هاوڕێشی تر نمونەی پێشتر بزانێت کە چۆن باسی کورد کراوە ئەو کاتە باوەڕەکەم ێوشتان باسکەن بەڵام بینە سەر نمونەیەشی تر ئەویش زنجیرەی سێتەنەکەیە تازەترین زنجیرەیە کە سەبارەت بە کورد دروستکرا بە یاخود بڵین باسێکی کورتی کوردمان بۆ بکات ئەویش ساڵی پار لە تۆڕی نێتفلیکسا بڵاو بۆ مێ باسی ئەو بکەم کە لە ئێستاە باسی ئەوم کرد کە ئەکرێت کە سینەما زۆر کاریگەر بێ بۆچی ئەکرێ کاریگەر بێ لە بەپێی کۆتا داتا کە من بینیومە ئەوترێ لە نێتفلیکسا 260 ملیۆن بەشدار بوو هەیە واتە تۆ لە ڕێگەی سینەما و بەرهەمهێنانی زنجیرەوە تەنها لە ڕێگەی بڵاوکردنەوەی لە ناو نێتفلیکس هاتوانێت بگەی بۆ ژمارە زۆرەی بینەر بۆ ئەوە هەریەکە و بە جۆرێک هەوڵەیە باسی بابەتێک بکە و کوردیش لەم دواییە لەم چەند ساڵی دواییە بۆتە بابەتێکی زۆر گرنگ بابێنە سەر باسی ئەم زنجیرەیە ئەم زنجیرەیە ڕاستی زنجیرەیەکی زانستی و خەیاڵی و لە زنجیرە ڕۆمانێکە وەرگیراوە کە ڕۆمانی ژاپۆنیەکە زنجیرەکە ئەکرێ بڵێن بە تەواوەتی لە ڕۆمانەکە جیاوازە چونکە ئەو کارکتەرانی لەناو ڕۆمانەکەیە هەن پیاون بەڵام لەناو زنجیرەکەیە دوو پیاومان هەیە و ژنێکمان هەیە
لەناو ڕۆمانەکە بە هیچ جۆرێک باسی کورد نەکراوە ڕۆمانەکەش مێژوویکی کۆنتری هەیە لە دوای شەڕی داعشۆنی و هی پێشترە بەڵام لە ناوم زنجیرە ئێمە کە ئەگەینە نامێ زۆر سپۆیلتم ئەگەینە ئەڵلقەکانی ئاخیرە بینین ژنێک وەکو ڕزگارکەری جیهان دەرەکەوێت بابەتەکە تا ئێرە تا ڕادێگەتوانین بڵین ئاسایە بۆ خۆی جێی سەرنجە ئەم کەسانە بۆچی ویستویانە ئەم ڕۆمانە بەم ڕادەیە گۆڕانکاری تیادا بکرێت و بێن ژنێکی کورد بخەنە ناو ئەم زنجیرەیە و ڕۆڵەشی هێندە گرنگی پێبن کە باوەڕەکەم لە بتوانین لە بەشی دووەمی ئەم زنجیرەیە زۆرتر ورد ببینەوە تاین بابەتێکی تایبەتیش لەبارەیەوە ئامادە بکەین بەڵام لە دوای بڵاوبوونەوەی ئەم زنجیرەیە کە یەکێک بوو لە پڕبینەرترین زنجیرەکانی ئەم دوایی تۆڕی نێتفلیکس کێشەیەک دروست بوو ئەویژەوە بوو کە تورکەکان بە تەواتی ڕوبەڕووی ئەم زنجیرەیە بوونەوە لەوەی کاڵێن بۆچی کوردێک دانراوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دۆمەڵێن بۆچی ئەم کووردە ئەم جلوبەرگەی لەبەرە گەرکاک سەرکەوت بتوانیت وێنەکانی داهاتومان نیشان بێ زۆر زۆر سپاس دەکەم ئەڵێن بۆچی ئەم کووردە ئەم جلوبەرگەی لەبەرە کە ئەمە جلی شەڕوانێک نییە بەڵکو جلی گەریلایە کە جلیکی سەربازی گەریلایەکە ینی تاو ڕادێ دەرکەوتنمان لە دیمەنێکە کە چەند خولەکێک ناخایەنێت و ناوهێنانمان بە سێ جار لە ناو زنجیرەیەکە هێندە کاریگەر بووە کە بۆ نمونە مێژووناسێکی تورک بێت لەبارەمانەوە قسە بکات و بڵێ ئەم زنجیرەیە نابوو بەرهەم بهێندێ و یەکێک لە بیانۆگانیشی ئەوەیە پێمانەڵێ بۆچی باسی کوردێک بە باشی و بە ڕزگارکەری جیهانەکەن بە تایبەت کە ژنێکە بەڵام یەن باسی ئێمە وەکو تیرۆرس ئەکەن ئەمە یەکێک بوو لە کێشەکانی تورکەکان کە لەم زنجیرەیە ڕوبەڕوومان بووە ڕاستی من وەکو سەرنج نازام لەبارەی جلوبەرگەکەیەوە زۆر ئاسایی بوو بۆ من بەڵام تورکەکان بەڕاستی لەبارەی ئەمەوە تووڕە بوون ئەمە ژوای کرد کە ئەم زنجیرەیە هەر بە یەکێک لە پڕبینەرترین زنجیرەکان لەبەرەوەی ڕاستاوان سەرنجێن لەسەری بەڵام زۆرینەشیان سێریەکەن ئەمەش بەکارهێنان یەتوانین بڵین ئەمانەی ئەم دواییە باسمان کرد و ئەم زنجیرەیەش بەکارهێنانی هەست و سۆزی بینەرە لە ڕێگەی ئەوەی بۆ نمونە هەست و سۆزی تورکەکانیان بەکارهێنا و دژی ئەمە وەستانەوە بەڵام بوو بە یەکێک لە زنجیرە پڕبینەرەکان و بەڕاستی هەست و سۆزی کوردیش بەکارهێنرا بۆی کە ئەم زنجیرەیە ببینمزان چۆن باسی کوردێکراوە لە کاتێکا هەرە وترا باسی کوردێکراوە بەڵام تۆ بینی ئەگەر باس کرابێت تاوکو ئێستا بە سێ خولەکە بەڵام ئەوەی کە پێمان درراوە ڕۆڵێکی گرنگە هەروە توانین لەو ڕۆژەوە خوێندنەوە بۆم بابەتەکەین کە ئەمە پامێکی سیاسی هەیە لە پشتەوە لەناو هەموو فیلمانی سەبارەت بە ئێمە دروستەکرێت هەموو زنجیرانی سەبارەت بە کورد دروستەکرێت بە تایبەت لە دوای شەڕی داعشەوە کە ئێمە بووین بە یەکێک لە نەتەوە گرنگەکان لە ناو جیهانە ئەکرێ خۆشمان بەتەواتی هەستی پێ نەکەین بەڵام دروستکردنی هەموو ئەو زنجیرە و فیلمانە بەڵگەی ئەوەیە کە ئێمە بووین بە یەکێک لە نەتەوە گرنگەکانی ناو جیهان و بەڕاستی گرنگیمان پێدرێ بەڵام خۆمان ناتوانین بەشی پێویست گرنگی بە خۆمان بین و لەبارەی خۆمانەوە فیلم دروستکەین ئەم بابەتە ئەکرێت سەرنجڕاکێش بێت لە ڕووی ئەوەی بۆ نمونە بەرهەمهێنەرانی ئەم فیلمە یاخود باگراوەندی پشتی ئەم زنجیرەیە ببورن ئەکرێت ئێمەیان وەکو بابەتێکی سیاسی پامێکی سیاسی بەکارهێنا بێت لەبەرەوەی بەکارهێنانی کوردێک لە ناو هەر زنجیرە و فیلمێکە ئەکرێت تۆ پامێکی پێ بگەێنیت و ڕوبەڕووی تورکیا و ئێران و عێراقی بکەیتەوە بۆ نمونە باسکردنی گەریلایەک لە ناو فیلمێکە ئەمە بەڕاستی ڕوبەڕووی یەکسەر ڕاستەوخۆ هەم تورکیاکەیتەوە هەم ئێرانیەکەیتەوە و وەکو پامێک دەتوانی بۆیان بنێری و جۆرێک پشگیریە یاخود باسکردنی کۆڵبەرێک یاخود باسکردنی پێشمەرگەیەک یاخود هەرێمی کوردستان ئەمازانین بۆ ئەو دەوڵەتانی لە دەوروبەری ئێمە هەمووی گەیاندنی پامە ئەکرێمە خۆمان بە سادەی هەنێکال لێ بڕوانیاوەکەوەی کە ئێمە بەڕاستی گرنگیمان پێدرێ گرنگیمان پێدرێ بەڵام ئەکرێ ئێمە بەشێک بین لەو پامەی کە ئاڕاستە ئەکرین ڕوبەڕووی ئەو دەوڵەتە دراوسیانەی هەمانە بە هەر جۆرێک بێ باوەڕەکەم ئێمە بتوانین لە بەشی دووەمی ئەم زنجیرەیە زۆرتر ڕوون ببێتەوە بۆمان کە کاریگەری ئەم پەیامەت چیە و ئێمە چۆن بەکار هاتوین لەبەرەوەی ئێمە لە هەر جێگا باز بکرین بەڕاستی بەکارهێنانمانە اینجا من یەک پرسیارێکم هەیە ئەو پرسیاری من پەیوەستە بەو ڕوونکردوین دێڕی ڕوونکردنەوەی بەڕێستان وەکو ئاگادار بیت ئایا ئاگاداری دویان متابعەت کردووە بە حکمی ئەوەی کە بەڕێستان میدیاکارن دەرهێنەر و کەمپەنی و بەرهێنەر نانی ئەم فیلمە کاریگەری تورکیایان لەسەرە کە زنجیرەی دووەم نەکەن یاخو لە زنجیرەی دووەم ئەو خانمە کوردە دەرکەنە دەرەوە
ڕاستی کاک سەرکەوت من ئەوەی بە دوای ئەم بابەتەیە گەڕام و سەری هەموو ئەو چاوپێکەوتنانم کرد کە دەرهێنەری ئەم و نووسری ئەم زنجیرەیە کردویانە و ئەوەش بڵێم کە نووسەر و دەرهێنەرەکانی ئەم زنجیرەیە هەمان نووسەر و دەرهێنەرەکانی یاری تەختە پاشایەکانن تا ئەو ڕادێگەر هەڵەنە بن بەڵام ئەوانن بۆ ئەوەش ئەمەش بۆ خۆی بەشی کاریگەرەکە ئەوان بەرهەمیانێناوە بەڵام ئەوەی بە دوای گەڕام و ئەوەی جۆم لێگەرتن تەنها بە وشەیەکیش باسی ئەم کەسایەتیە نەکراوە لەلایەن ئەوانەوە هەر ناژڵێن بۆچی کە ئێمە بۆ نمونە ئەم کەسایەتێمانداناوە بە شێوازێکی گشتی باسیەکەن باسکەنە گشتەکەشان چۆنە ئەڵێن ئێمە ویستومانە لەو گۆڕانکاری کە کردومانە ئەو بابەتە ئێمە دروستەکەین جیهانی بێت تەنها وەکو ڕۆمانەکە تەنها ژاپۆن نەبێ خۆ تەنها ئینگلیزێک نەبێ بەڵکومانەیە جیهانی بێ بەڵام بابەتەکە لێرە ئەوەیە جیهانی چۆنە کە کوردێک هەڵبژێراوە ڕاستی ئێمازانی نەکرێ لە دوای ئەو شەڕێکە دروست بوو چەند جارە ئاماژەمان پێدا ژنی کورد بەڕاستی ئاستێکی تری تێپەڕاندۆ گرنگێکی زۆری هەیە بەڵام بۆ خۆیان بابەتە بەڕای من ئەکرێ ئەمە گەاندنی پامێک بێ و تا ڕادەی من بیزانم سیزنی دووەمی بەرهەمە هێنرێت بەڵام ئەگەری هەیە تا ساڵی 2026 پێ بچێت و پێم وا بێ بڕیار نییە کە بەی جۆرە دەستکاری کارکتەرەکەی بکەن کاکسەکە دۆ شتێکی باشە ئەنا من مەبەستەکەم لێرە لە چیایە ئەو پرسیارە بوو کە من لە سەرەتایە لێم کردیت گەلێ جار خۆتە زانی کەمپەنی بەرهەمێنان زۆربیان بەرژەوەندچین ڕاستە ئەوان سەیری بەرژەوەندی خۆیانەکەن و ڕەوەندی تورکیش لە ئەوروپا و لە جیهانە زۆر بەربڵاون و زۆری نەف و تورکش بەگشتی ئێمە دیاردەیەکەیە لە لای تورک و سیستەمی تورکی ئێمەی کورد نیمانە تورک و عەرەب و فارسەمەیان هەیە هیچ تورکێک نابینیت داکۆچی لە بوونی تورک نەکات لە هەموو شێوەیەەکە زۆر کەمیان هەیە مرۆڤ دۆست بن و دان بەڕاستیە بنێن ئەوانەش دیارن یعنیەوەی کە داکۆچیان لە دۆزی کورد کردووە دیارە و لە عەرەبیشە بە هەمان شێوە هەر کەم هەیە و لە فارسیشە بە هەمان شێوە کەم هەیە بەڵام زۆرینەی ئەوان ئیتر مێژوش ئەشێوێنن لە پێناوی خۆیانە زۆرینەیان ئەتوانین بڵێن کاریگەریان لەسەر کڕینی پلیت ئەبێ بۆ فیلمەکە وە کڕینی سۆشیال میدیا با بڵێن بەشداریکردنی سۆشیال میدیا بێ بۆ ئەو زنجیرە درامایە ئەمە لەوەیە وا لەو کۆمپەنی بەرهەمێنەر بکات هەر لە وەرزی یەکەمیان ئیش لەسەر وەرزی دووەم کەن کورد لابەرن لە بەردڵی تورکیا اینجا ئەگەر لە ئایندەیە لە وەرزی دووەما کە بینیمان و لایەن برد و سەرنجیان نەبوو یا شێوانیان ئەو وەختە دیارە کەمپەنیەکی بەرژەوەنچین و دوورن لە بەهامرۆیەکان ئەوە بوو مەبەستەکەم لەو مەسەلەیە ڕاستە تێگەم باوەڕ ناکەم لە ڕووی کارکتەرەوە بڵێم کارکتەرەکە بگۆڕن بەڵام ئیشێک لەو بابەتانەی کە زۆر بۆتە جێ سەرنج جلوبەرگەکەیتیوە باوەڕەکەم جلوبەرگەکەی بگۆڕن ئەوکو تۆڵەی هەرە بێ گۆڕانکاریەک بکەن چونکە ڕەخناگانی تورکەکان زۆر بوو و ڕاستە بۆ سیزنی یەکەم بووە هۆی ئەوەی کە با بڵێن بینەرێکی زۆری هەبێت چکە ئەوان خۆیان باسێ کرد ئەم بابەتە زۆر بۆ تورکەکان بوو بۆ جێی سەرنج و تۆ کاتێک سێرچێ بۆ ئەم زنجیرەیە کرد زۆرتر بابەتی ئەوان بوو هەمووشی بە دژایەتی دواتر کوردەکان بوو تۆزە درەنگتر لە تورکەکان کوردەکان هەستیان بۆ کرد کە کێ هەیە لە ناو ئەم زنجیرەیە بۆکو تۆڵەی باوەڕەکەم گۆڕانکاریەک دروست بێ بەڵام نازان من پێم وایە کە لە ناو جلوبەرگەکە گۆڕانکاریەک دروست بکەن بەڵام ئەوەشی گرنگە کە ئەوان لە بەشی یەکەمە پامی خۆیان ناردۆ بۆ تورکیا پێم بە سۆزیارجان دوو برادری کەمان بۆ چوونیان هەیە یان پرسیاریان هەیە باوانش بخوێنینەوە بۆی چونکە ئەوانش هاوکارمانن کاکس ببورە سروەخان سروە نێرگزەڵێ ئەو گرنگی پێدانی کە لەلایەن جیهانەوە بەرنەتەوەی کورد دەدرێت دوای شەری ڕۆژاوای کوردستان و سەرکەوتنی شەڕبانان بەسەر چەتەکانی داعش هاوکا دوای سەرهەڵدانی شۆڕش 19 تەمووز هۆکارێکی جیاواز و بە ئەنجامتر بوو بۆ ئەوەی جیهان شانازی بەگەلی کورد بکات و هەوڵ بدات باس لە دەستکەوتانە بکات کە کورد بەدەستی هێناوە بێگومان من هاوڕاتمنەوە وابزانم سۆزیارخانش بە هەمان شێوە با بێمە هاوڕای بم بەڵام بڵێ فەرمۆگەر بۆ چوونێک تێ لەسەر و
هەر لەو بابەتی ئاخیرا کە وتێتی سروەخان وتێتی بۆی گیان شانازی بە گەلی کورد کات و هەڵدات باز لەو دەستکەوتانە بکات کە کورد بەدەستیانەوە ڕاستە ئەوان هەوڵێن باس لە ئێمە بکەن بەڵام بەڕاستی باسی ئەو دەستکەوتانە ناکەن کە گەلی کورد بەدەستی هێناوە ئەگەر قازانجێشی بۆ خۆیانتیانە بێ ئەوە بۆ شێوازی تاکو ێستا لەو فیلمانەی باسمان کرد یاخود لەم زنجیرەی کۆتایی هەموو کاتەکان ئێمە قازانجی خۆیانە بینین ئەوژەوەی کە خۆیان ئەبن بە بەشێکی دیاریکراوە زۆر سەرنجدراوی ناو ئەو مێژووی کە هەوڵێن لە ڕێگەی ئەم فیلمانەوە بۆ خۆیان و بۆ ئێمەشی دروست بکەن واتە ئێمە هەر تا ڕادێکی زۆر لە چای ئەوانەوە ئەو مێژووی خۆمانە بینی بابزانم کاک پەیوەند تەمان شرۆڤە کارێکی باڵای ئەم پێگەیەیە خاوەنی ئەم پێگەیە لە یەکێک لە فیلمە باشەکان و یەک دوو جارخواستی ئەوم هەبووە ڕانانی بۆ بکەم لەبەر دەرهێنانە باشەکەی Girls of the Sun کچانی خۆر چونکە نیڤا هۆمسۆن ماندوو بوونی لە فیلمەکە پێوە بەدی دەکرێ هەروە هەر ڕاستی ڕووداوەکان و شوێنی وێنەگرتنەکان کە تەواو ئەتواری شەڕەکانی پیشانداوە سەرباری کۆ بیرکردنی بۆ پاڵەوانە ئافرەتەکان بیرمان نەچێت بربژێری خەڵاتی چڵەگەنم بووە لە فیستڤاڵیکان تەنها هۆکارێک کە نەیتوانیەوە براوە بێت لاوازی لە بنیاتی کەسایەتیەکان بووە من هۆیەکی تریش زیاد دەکەم کە لە پڕ هێنانی ڕۆژناماوانە فەڕەنسیەکە بۆ نییە ئەوەیان تێنەگەشتمە و کۆتاییەی چییە بەڵێ فەرموو ڕۆژێخان سۆزیانخان مەبەستی ئاخیرەکەی ئەوەیە کە ئاڵێ لە پڕ ڕۆژنامە نووسەکان فەڕەنسیەکان هێناوە بۆ ناو کوردستان و بابەتەکە زۆر بە پێویست ڕوون نەکراتەوە هەرچەند سەبارەت بە تێڕوانینەکەی کاپەیوەند ڕاستە فیلمێکی ئەتوانین بڵین باشە بەڵام کاتێک تۆ شارەزایەکی زۆرتر و بەرکەوتنێکی زۆرتر هەبێت لەگەڵ ڕۆژاوای کوردستان و بە تایبەت شەڕوان و گەریلاکانمان نەزانی کە ئەم چیرۆکە شێواندنی تا ڕادێک پێوە دیارە لەگەڵەوەشە ئەم فیلمە سەرەتاکەی پێمانەڵێ کە ئەم سەبارەت بە ڕۆژنامە نووسەکەیە ئەم ڕۆژنامە نووسە فەڕەنسیە یەت بۆ کوردستان و ئێمە لە چاوی ئەوە تا ڕادێک لە سەرەتایە کوردەکانە بینین دواتر ئەم تێڕوانینە گۆڕێت و وەچێتە لای شەڕبان و گەریلاژنەکانمان و ئەنجا لە چاوی ئەوانەوە هەم ڕۆژنامە نووسەکە بینین هەم جەنگەکە ئەبینین ئەکرێ بڵێن فیلمێکی باشە ینی بەرهەمهێنانی فیلم سەبارەت بە کورد ئەکرێ هەم وەکو پێشتریش باسان کرد هەم لایەنی ئەرێنی هەیە هەم لایەنی نێرێنی هەیە نابێ گومان ئەویان وە نەبێ بڵین نەیبێت بەڵام ئەلبەتە کاک پەیوەند یەکێکە لەو کەسانی کە لەم پێگەیە و لە بواری فیلمسازی کوردیە جێدەستی دیارە لە شرۆڤە سازی فیلمەکانە ئەنجا من ئەو بۆچوونەی ئەوم پێخۆشە بەڵام ئەوەشە وەکو باسمان کرد یەکێک لە کێشەکان سەرچاوەکانە ئایا چەند گەڕاون بە دوای سەرچاوەکانە ئەوە یەکێکە لە کێشەکانی ئەم فیلمە چونکە منیش کاک پەیوەندجان هەنێ چەمکم لەم فیلمەیە بینی کەسانی کە زیاد کرابوون ئەو کەسانە من پێم وایە لە شەڕەکانە ئەو ڕۆڵە بەرچاوەیان نەبوو ڕۆڵی تریان هەبوو ڕۆڵی نەرێنیان هەبوو بەڵام لێرە لەم فیلمە ڕۆڵەکانیان کرابوو بە ئەرێنی و دیاردەیەکیکەی نەریت هەبوو وەکو نەریتی کورد لە ناو شەڕە و بە تایبەت ئێستا لە ناو گەریلاکانە هەنێ لەو چەمکانەی نەریت بە هەڵە گوازرابەوە ئەوەش من خۆم بەکردەوە لە ناو ئەو شتانەیە بووم نییە ئەوە نییە بەڵام ئەو لێرە بە هەڵە گواسترابەوە بەڵێ فەرموو ڕۆژیارخان سۆزیارخان بوو برم کاک سەرکەوتم لە پێشترە باسی ئەوم کرد کە بۆ نمونە تورکەکانی شێک لە کێشەکانیانەوەی کە بۆچی کوردێک بە پارێزەری جیهان دەرەکەوێت لە کاتێکا بۆ نمونە لە زنجیرە و فیلمیترا تووشێک و تیرۆریست نیشاندراوە باسی ئەومان کرد کە ئەکرێ فیلمەکان پەیامی سیاسیان هەبێ و هەروە هەڵبەن هەست و سۆزی بینەر بجوڵێنن شتێک کە تاوکو ئێستا نەمبینیوە باز بکرێت لە فیلمێکی جیاواز لەمانەیە ڕاستی وێنەکەی لەوێنە ئەویانم لەبیر کردووە ئەویش لە فیلمی زەسویمەرزەکە فیلمێکی نوێیە باسی دوو کچی سووریەکە کە
بە قاچاق ڕۆن بۆ وڵاتانی ئەوروپا ئەوەی سەرنجڕاکێش بوو لەم فیلمەیە بۆ من یەکەم جار کە بەرجۆم کەوت کاتێک ئەچنە تووشیا لە کەناراوەکانی تووشیا و بەرەو یۆنانیانەیە بڕۆن لێ لە دارستانەکەی چاوەڕێی قاچاقچەکەن کە بێت ڕزگاریان بکات یاخود بەلەمەکەیان بۆ بێنێت پێم وابێ و هەڵە نەبم لە خولێکی 48 یان 28 ئەویان زۆر دڵنیا نیم بەڵام لە هەشتەکەیان هیچ دڵنیام ئەویژەوەیە کە لەو کاتەیە کوردێک دەرەکەوێت دواتر قساکەن یەکەم جار تەنهاڵێ وەرن ئەمەیان کێشەمان نییە دواتر کوردێک دەرەکەی کوردێکی باشووری کوردستانەوە دیارە بە زمانی سۆرانی زاراوی سۆرانی قساکە لەگەڵ ئەویشا هەر کوردی تر دەرەکەوێت و ئەویان بە کرمانجی قساکە ئەوەی بۆ من سیر بوو ئێمە وەکو کورد خۆمانیشێکین لەو نەتەوانە یاخود ئیشێکین بەتابەت لە باشووری کوردستان لە وڵاتانی زۆرترین پەنابەرمان هەیە و پەنابەرێکی زۆرمان لە دەریاکانی ئەم وڵاتانەدا بەڕاستی ژیانیان لەدەستداوە بەڵام لە فیلمێکە کە باسی چەند نەتەوەیەکی جیاوازەکە ڕاستە دوو کچی سووریمان وەکو نمونە نیشانەیە باسی چەند نەتەوەیەکی جیاوازەکە هەرێکیان لێکە پرسن تۆ خەڵکی کوێ خەڵکی وڵاتی جیاوازن هەتاکو ئەفریقای تایە بەڵام کوردێکی تیانی وەکو پەنابەر ئەمەشیان هەر کێشە نییە بەڵام ئەوەی کە دەرەکەوێت لەو فیلمە ئەوەیە کە ئێمە وەکو قاچاقچی دەرەکەوین ئەگە بڵێن تا ڕادێت دەرکەوتی شوانە و قاچاقچی کێشە نەبێت لەبەرێ بەڕاستی هەر دۆخی کورد کە ئەو هەموو بە قاچاق ڕۆشنەی هەبوو بۆ وڵاتانی تر وای لێکە بێ بە قاچاقچێک بەڵام کێشەکە لێرە بە تێڕوانینی منەوەیەکە ئێمە وەکو کورد پامێکمان پێگەشت کە ئێمە قاچاقچین ئەمەشیان تێپەڕکەینەوەیە کە ئێمە قاچاقچیەکین کە نزیکی 30 نەفەر ئەکەینە ناو بەلەمێکەوە کە زۆر بچووکترە لەوەی کە ئەو قەبارە کەسە هەڵگرێ وەمەژوال واکە لەناو ئەو دەریا گەورەیە ئەم کەسانە خەریک بێن نقم بنو ژیانیان لەدەست بن ئەم بابەتە بۆ من سەر ئاسۆی ژیان دۆستەڵێ ناوی ئاسۆیە برازای کەیبەهار لە فیلمی سویمەر بەڵێ ڕاستی بە دوای ناویەوە بە ڕێزان نەڕۆشتە بووم تەنهاوێ بۆ من جێی سەرنج بوو چونکە دوو خولەک دەرەکەوێت زۆر کاتەکە کەمە دیالۆگەکانیان چەند دیالۆگێکە و بە کوردیڵە دواتر ئەیکا بە ئینگلیزی بەڵام لە بابەتی پێیان ئەگەرێمە بڵین پامێگەگەێنرێ ئەگەر تورکەکان بۆ دەرکەوتنی ژنێکە خولەکێک دەرکەوتەوە پێڵن کووردە ئەوەنە بکاردانەوەیان هەبێ ئێمە وەکو کورد کاتێک پێکشمان ئەوترێ بۆ کوژ ناتوانین کاردانەوەیکی ڕاستە و خۆمان هەبێت چونکە ئەگەر تۆ سێری ئەم فیلمە بکەیت یان هەر بە ڕێزێک لە دوای ئەم لایڤەوە سێری ئەم فیلمە بکات بە تایبەت ئەو خولەکەی باسم کرد ئەتوانێت ببینێ ئێمە لێ نزیکی ژیانی 30 بۆ 40 کە زەخینە مەترسیەوە وەکو ئەوەی گە خۆمان بەشێک نەبین لەوەی کە ژیانێکی زۆرمان لە دەزاوە لەو ڕێگەیانە ئەمە بەشێک بوو لەوەی وتم ڕاستی بە دوای ئەو بابەتە چوومەوە نەمتوانی بزانم بۆچی کورد نیشان دراوە وەکو قاچاقچیەک هیچ نەبووە ئەکرا کوردێکی ژۆکو پەنابەرێک نیشان بدریا هەوڵ باکە لە ڕێگەی قاچاقەوە بڕوا دواتر قاچاقچێکی کوردیش نیشان بدریا ئەمە تا ڕادێک ئاساییتر بوو بەتابەت لەوەی کە تووشیەکرا قاچاقچێکەش تورک بێ بەڵام هەر کوردێک دەرکەوت سۆزیارجان من لێرەیە بۆچوونێکی کەم هەیە من خۆم لە ئەستەمبوڵ بووم و لە تورکیا بووم ئاگام لەو چەمکە هەبووە قاچاقچی تورک ئەوەی بخاوەن بەلەمەکان زۆربەیان تورک بوون زۆربەیان من کوردم نەبینی لەوێ چونکە لەوێ من خۆم تورکی مەزانی و بێجگەلەوەش پەیوەندیەکەشم وا بوو پەیوەندیم هەبوو لەگەڵ زۆرێ لە قاچاقچەکان کە ئاگام لیان بوو قاچاقچیە کوردەکان کە خەڵکیان نەدۆزیەوە بۆ خاوەن بەلەمەکان زۆربەیان باسی خاوەن بەلەمەکانیانە کرد تورک بوون لەوەی ئەگەر هەبوو بێت یەک خاوەن بەلەمە بووە کورد بوو بێ بەڵام کوردەکان وەکو ئەوەی کە نەفەریانە دۆزیەوە قاچاقچێتیان بەسەر نەفەرەکانەوە کردویاندا بە تورکەکان ئەوان زۆرینەیان کورد بوون چونکە پەیوەندیەکان بوو ئەمان پەیوەندیان بە کوردەکانەوە هەبوو هەر میلەتە بڵێن ئەفغانی قاچاقچێکی ئەفغانی ئەو نەفەری ئەفغانی هێنا هینی کورد نەفەری کوردی هێنا بەس بۆ کێ بوو بۆ تورکەکان بوو اینجا ئەمە کە بیتە سەر ئەم چەمکە قاچاق با بڵێن بازرگانیکردن بە مرۆڤەوە بازرگانیکردن بە مرۆڤۆ لە هەموو میلەتێکە هەیە
لە ناو تورکیا هەیە لە ئەمریکا هەیە لە هەموو جێیەکە هەیە هەموو میلەتێک تایەتی اینجا هەموو میلەتێک باشی تایە و خراپی تایە بەڵام لەوەیە مەسەلەی خاوەن بەلەمەکە غەڵەتە لەوێ ئەگەر کورد بوو بێت من ئەوەیان ئەڵێم بەڵام ئەوەی کە دەڵاڵە و خەڵکی بۆ دۆزێتەوە ئەوەیان نەتوانم با بڵێم ئەبێ کورد بوو بێت بەس ئەو کەمیان ئەفغانیان دۆزیوەتەوە مسریان دۆزیوەتەوە یان ئێرانیان دۆزیدەوان کەم بوونە کوردەکان چونکە هەر میلەتەوەی خۆی هەبوو بەڵێ فەرموو کاک سەرکەوت باوە ڕەگەم دواتریشتۆ گەر بیبینی تێبگەی بەتەواتی چونکە ئەوەی دەرەکەوە و باسم کرد 3 نەفەر دەرەکەوە دوو دانیان دیالۆژی کورتیان هەیە وەکو وتمێکیشیان وا دیارە خەڵکی باشووری کوردستانە و بە ڕێزە کەوتی ناوی کاگاسۆیە ئەوی تریشیان گەری زۆرە خەڵکی باکووری کوردستان بێت لەبەرەی بە کرمانجی قساکە واتە ئەوەی کە هاتوو خاوەنی بەلەمەکە کووردە و نیشاندانی ئەو دۆخی کە لەویا دروستە بێ و بەرەنگاری لە نێوان پەنابەرەکان و قاچاقچیەکەی دروستە بێ بۆ خۆی باوە ڕەگەم تاوەکو ئێستا هیچ بابەتێک لەسەری دروست نەکراوە بەڵام بەڕای منجەی سەرنجەوە پێویستە کات کە ئێمەش بابەتی لەبارەوە بنووسین زین چیوا کات کە ئێمە ڕاستە لە زۆر شوێنە هەروەکو ڕزگارکەریاوەکو جەنگاوەر نیشانە درین بەڵام چی ژوامان لێکاوەکو بە جۆرێک بکوژ نیشان بدرین بەس لێرە دوو چەمکەیە لایەکیان دەرهێنەر و نووسەرەکە چێە ئایانگری چی لایەکە لایەنگری تورکە و سەرچاوەکانی تورکن یا عەرەبن یان کێن بڵێن ڕێزم بۆ میلەتانە هەیە بەڵام ئایا لایەنگرە سەرچاوەکانی کەسانن لەو میلەتانە ئەو کەسە شۆڤێنیانن کە دژی کوردن یاخۆ ئایا دەرهێنەرەکە لە ڕووە ئینسانیەکە و قساکە و حەقیقەتەڵێ بۆ نمونە من باەک شتێ بڵێم لە ماوەیە فیلمەکەیە وا خەریکەی تر 12 ساڵە دەرهێنەرەکەی کاروان ئێستا ناوەکەی بیرم ناکەوێتەوە لەسەر نهێنیەکانی ئەو ماوەی سەدام کە خۆی شاردووەتەوە بەڵێ ئەلم ڕۆژانە چاوپێکەوتنێکی لە ڕووداو بوو یعنی منوانە ئەم هاتووە حەقیقەتەکە ئەڵێت نەهاتووە کە ئەم خۆی کە سوکاری قوربانی هەڵەبجەن و ئەو کارشی کە هێناوێتی ئیتر سەدام بە پێغەمبەرە زانیەوەی خۆشویستووە تۆ وەرە دوو کەس بەرامبەر بە یەک بوونەتەوە بەڵام ئەم دەرهێنەرە هاتووە ئەو فیلمەی کردووە خۆی ڕاستیەکەی پێشانداوە تا خەڵک بڕۆن بۆ خۆیان تەحلیلکەن ئەمە شتێکی دەستپاکیە ئەمانەتە و زۆر لەو دەرهێنەرانە شەمەیان کردووە بۆ نمونە هەر کەی بەهار فیلمی براکانی کارزانی کرد لەسەر قاچاقچیەکان و چۆن بازرگانی بە مرۆڤەوە ئاکری و قاچاقچیەکان زۆریان کورد بوون و خەڵکەکە کە دەرەچن و تۆ کە ئەڕووی سێرەکەی لە هەر گۆشەیەکی و سەری و فیلماکەی هەر گۆشەیەکی کۆمەڵی بۆچوونی تایبەت ئەگرێتە خۆی کەی بەهار نەهاتووە زەمی قاچاقچیەکان بکە بەتەنها نەهاتووە یعنی حەقیقەتی وتووە بەڵام لایەنێکی کەشێ ئەوان خەڵک ڕزگارەکەن ئایا ئەو ڕزگارکردنە لەگەڵ بازرگانیکردنەکەیانە چەندینە اینجا بۆیە ئەو وتنی حەقیقەتە گەلێ جار مجازەفەیە بۆ فیلم و بە تایبەت لە فیلمی بەڵگەنامەیی زۆر واردە یعنی ئەکرێت بەڵێ ئەوە مەبەستەکەمەوە بوو یەک ڕوونکردنەوەی کاک پەیوەند بخوێنینەوە بەڵێ کاک پەیوەند دەڵێ پەیامەکەی من بە جوانی نەگەیشت قسەکەی من لەسەر دەرهێنانە باشەکە بووە لەگەڵ تیشک خستنە سەر ئافرەتەکان وەک پاڵەوانێک وە گرنگی پێدانی بە شوێنی ڕووداوەکان ئەوەی وای کرد ڕانانی بۆ ئەوەی وای کە ڕانانی بۆ نەکەم وەک ئاماژەم پێدا بنیادی کەسایەتیەکان لاواز بوو لەگەڵ بوونی ڕۆژنامە نووسێکی ئافرەت دوور لە چەمک و بەرجەستەکردنی هەندێک کەسی لایەنەکە کاک سەرکەوتی زێدە ئازیز چاوەکەمی کاک پەیوەنجان نەزانم بە دڵنیاییەوە چاوەکەمی فەرموو سۆزیاریان کاک سەرکەوت تاوکو ئێستا هەر باسی ئەو فیلمانەمان کرد کە لەلایەن وڵاتانی ئەوروپاوە بەرهەمهێنراون و سەبارەت بە کورد بوون و زیاتریش باسیەوانەمان کرد کە باسی شەڕڤانەکان و گەریلاژنەکانی ئێماکەن لە ڕۆژاوە لە شنگان ئێستا بینە سەر فیلمێک کە لەم 1-2 ساڵەی ڕابردووە بەرهەم هێندا ئەویش لەلایەن وڵاتی ئێرانەوە ئەویش فیلمی داگوێزە ئەم فیلمە ڕاستی من یەکەم جار کە سەیرم کرد زۆر
ئەتر زۆر تااقەتم نەما کە بەردەوام بم لە سیرکردنی بۆ ئەوە بە 2 جار من تاوام کرد ئەوەی جێ سەرنجە لەم فیلمەیە بۆ منەوەیە کە ئێمە بە تەواوەتی لەلایەن وڵاتێکەوە کە بەشێکمانی داگیر کردووە باسەکرێن و وەکو بابەتی سیاسی کاتێ باسمان کرد فیلمەکان ئەکرێت پەیامی سیاسیان هەبێ ئەم فیلمە تۆ بە ئاسانی ئەتوانی ببینی کە چ پەیامێکی سیاسی بە عێراق بەڵتەواتی ئەدا لەبەرەوەی ئەمە باسی کاتی کۆتایەکانی جەنگی نێوان ئێران و عێراقەکە و کاتی کە بە چەشی شیمیایی هێرشەکرێتە سەردەشت بەڵامەوەی لەم فیلمە ئەیبینین ئێمە تەنها فارسەکانن و ئەم فارسانە چۆن مامەڵە لەگەڵ کوردەکانەکەن کوردێک لە گوندێکە هێرشێکرێتە سەر فارسەکان چۆن هاوکاریەکەن ڕاستە چیرۆکەکە سەبارەت بە کوردەکانە بەڵام تۆ هەر فارسە بینی بۆ نمونە لە ئەکتەری سەرەشیمانەوە بڕوانین فارسێکە کە تا ڕادێک فێری کوردیان کردووە هەموو ئەوەی هەیە لەم فیلمەیە خزمەتکردنە بە فارسەکان لەوەی کەوکو کەسانێکی زۆر باش نیشانیان بن و وەکوەوەی کە ئێران وەکو وڵاتێک دابنرێ و کاتێک کە لە کاتی جەنگی شابوون ئەوان هەر هاوکار بوون بۆ ئەو کەسانی کە هێرشیان ئەکرایە سەر و فیلمەکە تا ڕادێک زمانەکە ئەکرێ بڵێن باشە بەڵام ئەم فیلمە بە تەواوەتی شێواندنی ئەکرێ بڵێن مێژووی ئێمە لەبەرەوەی لەم فیلمەیە و لە فیلمەکانی پێشوشا کە باسمان کرد وەکو کورد ئێمە تەنانەت مافی ئەومان پێ نەزراوە کە خۆمان ڕۆڵی خۆمان ببینین تاوە ئێمە وڵاتێکی تر لە بارەمانەوە فیلم دروستەکات ئەمە تا ڕادێگەتوانین بڵێن ئاساییە بەڵام لە هیچ کام لە فیلمەکانە ڕۆڵی سەرەشی لەلایەن کوردەوە نەبینراوە لەم فیلمەوە بڕوانین لە فیلمی کچانی خۆراکە هەردووبارە گوڵشیفتە فەرهانیە فارسەکە لە فیلمەکانی ترا فەڕەنسی و ئینگلیز و کەسانی ترن لە سەبەدی پرۆبلما پێم وابێ ئەو ژنەی کە ڕۆڵی لەیلا ئارچە بینێ هەڵە نەبم ژنێکی سووریە هەمووان فیلمانە سەبارەت بە ئێمە دروستەکرێن بەڵام لە فیلمی دەربێزۆ پەیامەکە ببینین ڕێ بە خۆمان نادرێ کە ڕۆڵی خۆمان ببینین ژیانی خۆمان باس بکەینەوە لەم فیلمەیە ئێمە ئەبینین کە مامۆسایەک و دوکتۆرێکی فارس هاوکاری کوردەکانەکەن زۆر هاوکاریانەکەن ئەوەی کە ڕوبەڕویانە بێتەوە شیمیابارانکردنی سەردەشتە بەڵام ئەوەی کە ئێمە بینین تەنها وەصف و سەنایەکی ڕووتی فارسەکانە کە چۆن هاوکاری ئێمە بوون ئەو کاتە دوای چەندین ساڵ لەم شیمیابارانە هاتوون باسی ئەومان بۆکەن کە ئەوان چۆن هاوکاری ئێمەیان کردو وەکو پەیامێکی شە دووبارە ئەیدەنەوە بە عێراق بۆ ئەم فیلمە بە تەواوەتی پەیامێکی سیاسی لە پشتەوەی زۆرینەی فیلمەکانی ئێرانی دەتوانین وا بڵێن تەنها مەبەستەکەی من لێرە ئەوەیە ئێمە وەکو کورد لەم فیلمەوە بڕوانین هەمیشە وەکو سوتەمەنیەک لەناو ئەم فیلمانەیە بەکارهێنرێن ئەو سوتەمەنین کە پەیامێک ئەبێ بگەێنن بابەتەکە ئێمەین بەڵام لە ڕاستیە باگراوندێک هەیە لە پشتمانەوە کە تەنها ئێمە سووتێنە وەکو چرخێکمان پێ بنێن ئێمە سووتێنێ بۆی بتوانن بە وڵاتەکانی تر بە دوژمنەکانی خۆیان پەیامێ بگەێنن وەکەوەی لەم فیلمەیە بەرچاومانەکە نازانم کاک سەرکەوت دەگەر تۆ تێڕوانێکی جیازە بێ سەبارەت بەم فیلمەیە خودبینی بێتە ببوورەوە نیە جارجار و کاتانی کە بەڕێستان لەسەر منە چمە دەرەوە بۆی لە ئینەکەن ستۆریەکە قورس نەبێ من یەکێ لە کێشەکانم لێرە لەم وڵاتم زۆرێک لەم فیلمانەم نەبینیوە چونکە فیلمانە زیاتر لە هۆڵەکانی سینەمان نمایش کراون و تا ئێستا لەسەر هین نین لەسەر نێتفلیکس و لە سۆشل میدیایە نین تەنانەت فیلمەکانم نەبینیوە بۆیە ئەنجا داگوێزم نەبینیوە بەڵام من سەرنجی زۆرێک لە برادرانم خوێنۆتەوە سەرنجی بە ئەرێنی و بە نەرێنیش لە هەردوو لایەنەکەیە ئەوانم خوێنێتەوە بەڵام بۆیە ناتوانم جارێ هیچ شتێک بڵێم بەڵام من لەگەڵ ئەو بۆچوونەی بەڕێستانم ئەگەر تورک بێ ئەگەر عەرەب بێ ئەگەر فارس بێ ئەگەر کەسە شۆڤێنیەکانیان یا ئەو کەسانی کە خزمەت بە ڕژێمەکانیانەکەن فیلمەکانیان ئەو فیلم بکەن دراما بکەن هەرچ ئیشێ بکەن لە خزمەتی دەوڵەتە لە خزمەتی سیستەمی وڵاتەکەی خۆیانە لە خزمەتی تورکیایە لە خزمەتی ئێرانە لە خزمەتی عێراقە یان عەرەبە بەڵام ئەگەر کەسانێک هەبێت خاوەن ویژدانێکی پاک بن و مرۆڤ دۆست بن بەڵێ ئەتوانن
ئەو فیلمانە جیاکەنەوە، یعنی فیلمەکەی هەوڵدا دوانە بێ. بۆ نمونە من لەو ماوەیە شرۆڤەی فیلمی کەژاڵم کرد. بەڵێ کەژاڵ من بەو تێڕوانینە نەمبینیەوە، هەرچەنێ من هاو برا ڕۆژەڵاتیەکانم، هاو پیشەکانم، هاوڕێ فیلم سازەکانم وەکو کاک ئەمیر و کاکە دریس لەوەیە بۆچوونیان وان نەبوو بێ، بۆچوونیان هەر دژی دەرهێنەرەکە و نووسەرەکەی فیلمی کەژاڵ بوو بێت. بەڵام من وام نەبینیەوە، وام هەست کرد، یعنی ئەوەی کە بینیم، چونکە من نە دەرهێنەرەکان ناسم نە نووسەرەکان ناسم، بەس ئەوەی کە فیلمەکەم بینی، ئەوەی کە بینیم من ئەوەم بینی وام هەست کرد ئەم دەرهێنەرە و ئەم فیلم سازە لەو کەسم مرۆڤ دۆستانن، یعنی ئەڵێن دەوڵەت ئەم ناوچەیەی پشتگوێ خستووە، ئەم ناوچەیەی هەر وەکو چۆن با بڵێن بەهمەنی قوبادی هاتووە لە فیلمەکانیا باسی ئەو سنووراناکە و گونداناکە، لەوێ بەهمەنی قوبادی کۆمەڵی برادەر باسییانە کردیانن بەهمەن ئەوە پێشانەدا کە میلەتی کورد سوالکەرە. نەخێر بۆ ئێمە هەروەری بگرین میلەتی کورد سوالکەرە، ئەی بۆ نەڵێن دەسەڵاتەکە ئەو ناوچەیەی پشتگوێ خستووە، ئەو ناوچەیە نە ئیشی لێ لە تاو نەبوونی ئیشە پەنا ئەبەن بۆ ئەو قاچاقچێتی و مەسەلەی کۆڵ هەڵگری و ئیتر تاکە ئیشەکە هەبێ ئەوەیە بۆیان. ئەمە بۆ چوونەکان ئەگۆڕێت. دەسەڵات خۆیان ئەیانەوێت ئەو میلەتە چاوچۆرکەن، نایڵن خوێندنی بۆ بڕوا، نایڵن ئیشی تیابێت، نایڵن کارگەیەکی تیا دروستکرێ، نایڵن نەخۆشخانەیەکی باشی تیا دروستکرێ، هیچ شتێکی تیا ناکرێ و شارەکان خزمەت گوزاریان نابێت لە ناوچە کوردیەکان. ئێمە لە کوردستانی باشوور کاتی سەدام وا بوو، بەڵام وا بزانم ئێستا ئیسمۆڵێن ئێستاش خراپترە. ئێمەیان چی بکەین؟ لە کوردستانی باکوور من خۆم ڕۆشتم ئەو ناوچانەی ناوچە کوردنشینەکانم بینی دەسەڵاتی تورکیا هەمووی پشتگوێ خستووە، بینی وەکەی چۆن نەژێت. یعنی ئەوە حقیقەتێکە کاتێککە لە فیلمێک شاگەر باس کرێ باسی ئەوە کرێت کە دەسەڵاتێک چۆن بەرامبەر مامەڵە لەگەڵ ئەو میلەتەی خۆیە کات کە خۆی ئەو بە میلەتی خۆیە زانێ. ئەمەیان جیایە اینجا ئەبێ لێرەوە ئەوە بکرێ. بۆ نمونە من لە فیلمی کەژاڵە دەرهێنەرەکە شتێکی جوانم لێبینی، لە کۆتاییە کەژاڵی نەکوشت وە کەژاڵی ناچار کرد، یعنی بەرمینەکە کەوت، بەڵام پێشانی نەدا چی لێ هات لەوەی زین و بێتەوە، بەڵام ئافرەتێکی ئازای پێشاندا. من وان بینی ئەمە بۆ چوونی منە. ئیترە گە برادێکی کە بێ بۆ چوونەکەی لەسەر فیلمی کەژاڵ جیابێت ئەوەیان جیایە، بەڵام سەبارەت بە داریۆز من نەمبینی، بۆیە ناتوانم هیچ بڵێم. بەڵام ئێمە لە فیلم سازان هەردوو لای بۆ چوونەکانم داناوە لەسەر داریۆز، ئەوانەی کە نەرێنی بۆ ئەوانەشی کە نێرێنی بوونە نووسینەکان، چونکە ئێمە بێ بە ئەمانەتەوە ئیش لەسەرەوە بکەین، هەردوو لابێنین بۆی هەمومان ئاگامان لە گەنگەشەکردن بێت. بەڵێ فەرموو سۆزیان. ڕاستە ئەم فیلمێکێک بوو لە فیلمانەی کاتێ لە باشووری کوردستان لە شاری سلێمانی نمایشکرا، بینەرێکی زۆری هەبووە. بەشێک منۆگاتە کاتێ سەرنجەکان مەبینی یاخودانە ڤیددیۆ مەبینی، بەشێک لە بینەران ئەگیریان بە دیار فیلمەکەەوە یاخود تێڕوانینی زۆر باشیان هەبوو. ئەمە کرێب بۆ هەر فیلمێک پێشتریش وتوان لایانی باش و لایانی خراپی هەبێ، بەڵام هەنێ فیلم هەیە تۆ ڕاستەخۆ هەز بە باگراوند و مەبەستی ئەم فیلماکەی وەکو ئەم فیلمە بەڕاستی من کاتێک سێرم کرد وەکو کاتەشوتم یەکەم جار توانام نەبوو بە تەواتی دانیشم بە دیاریەوە و سێری بکەم هەمووی ببینم، چونکە یەکسەر و ڕاستەوخۆ پەیامێکی وابینی کە کوردەکان بەبێ دەسەڵات دووبارە نیشاندراون، کە ئەمە بەشێک لە کێشەی ئێمە تەنانەت لەلایەن خۆشمانەوە بۆ شێوازە نیشانەدرین و وڵاتانی تریش هەر بۆ شێوازە ئێمە نیشانەدەن، بەبێ دەسەڵات نیشاندراین و بە بەشێک لەوەی کە ئەتوانین تێک دەربین تا ڕادەیەک بۆ شێوازە لە هەنێ دیمەنیان نیشاندراین، بە تایبەتی دیمەنی نەخۆشخانەکان لەم فیلمەیە. لەبەرێک کە بەڕێسانەوە بینیۆ نامێ زۆر سپۆیلەکەمەکرێ زۆر کەسی تریش نەیان بینی بێت، بەڵام لەم فیلمەوە بۆ فیلمەکانی ترۆ زنجیرێش کە باسمان کرێ بڵێن تاوکو ێستا ئەوانی کە بینیومانە مەبەست و تێڕوانینی ئەو وڵاتانی کە فیلم لەبارەی کوردەوە و دۆزی کوردەوە بەرهەم ئەهێنن مەبەستی سەرەکییان ئەکرێت ئەوە بێت و ئەوەشە کە خۆیان جێبکەنەوە لە ناو مێژووی ئێمەیە، چونکە ئەکرێت ئەم مێژووی ئێمە لە ڕووی نەتەوە لە ڕووی جوگرافیەوە بمێنێتەوە
و لە چەند ساڵێکی زۆری داهاتووە ئێمە بین باز بکرێن و ئەم بابەتانە کە گرنگە و ئێمە وەکو کورد کە ئێستا کرێ خۆشمان پێ نەزانین هەنگاوێکی گرنگ ئەنین لە ناو جیهانە و نەتەوەیشی گرنگین لە ناو جیهانەوە کرێت جوگرافیایشی گرنگیشمان هەبێت لە هەموو گۆی زەویە بۆ وڵاتانی تر بە پێ ئەو فیلمانەی کە لەم چەند ساڵی ڕابردووە دروست کراوە ئێمە گرنگێکی زۆرمان هەیە و ئەیانەوێت بەشێک بن لەو مێژوەیەکی ئێمە خەریشین بۆ خۆمانی دروستەکەین ئەکرێت لە ڕێگەی بەرهەمە ئەدەبیەکان و فیلمەکانمانەوە نەتوانین نیشانی بین بەڵامەکرێ ئەوانی تر زۆر باشتر لە خۆمان ببینن سەبارەت بەمە ئەکرێ بۆ نمونە دوو نمونە بهێنینەوە کە لەوانەیە لە داهاتوە گرنگێکی زۆرتریشمان پێ بدرێ ئەوژەوەیە کە آخر بەرهەم لەبارەمانەوە دروست کرا تا ڕادەیەک لە زیاتر لەبارەی جوگرافیاوە ئەویش ئەو دۆکومنتاریە بوو سەبارەت بە شانە دەرزێت دروست کرا بوو ئەو دۆزینەوەی شانە دەرزێت لە ئەشکەوتی شانە دەرەماکرێت لە داهاتووە گرنگێکی جوگرافی زۆر بۆ ناوچەکەمان بۆ کوردستان دروست بکاتەوە گەشتارێکی زۆر ڕووماتێ بکە و بکاتە ئەوەی کە بۆ نمونە هەتا فیلمی ئەفسانەیمان لەبارەوە دروست بکرێت بە تایبەت لە بارەی ئەشکەوتی شانە دەرەوە هەروە بابەتێکی تر ئەکرێت لە چەند ساڵێکی داهاتووە تاکو ێستا ژوانەی فیلمی لەبارەوە دروستکرا بێ بابەت من بەرچاوم نەکەوت بێ ئەوی شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ شۆڕشی ژن ئازادی چونکە ساڵی پاربینیمان لە فستیڤاڵی فیلمی بەرلینالە دروشما لەلایەن زۆرترین ئەکتەر و دەرهێنەرە بەناوبانگەکانی جیهانەوە لەو فستیڤاڵەیە وترا و ئەم دروشمەش هەر بەشێکە لەو کاریگەری شەڕوان و گەریلاژنەکانمان لە ڕۆژاوای کوردستان دروستیان کردو بۆیە ئەکرێ لە داهاتوە ئێمە فیلمی زۆرتر لەبارەی خۆمانەوە ببینین تەنها بابەتەکەمان ئەوەیە کە ئێمە لە ڕاستیان لە ناوە فیلمانەیە ون نەبین و بتوانین بزانین چی لەبارەمانەوە دروستەکرێەوە هەنگاوێکی گرنگ بنین سەبارەت بۆی کە خۆمان بتوانین سەبارەت بە خۆمان بنووسینەوە مێژووی خۆمان بنووسینەوە چونکە هەر چۆنێک بێکرێ هەموو ئەو فیلمانی کە دروستەکرێن مەبەستە سەرشیەکان ئەوە بێت کە ئەوان خۆیان لەگەڵ ئێمەیان نیشان بدەن بەڵێ سۆزیێرجان با من بۆچوونێکمێ لەسەر قسەکەی بەڕێسان بەسەمەیەک لای کاکە میرتەهایە بۆچوونی نووسیوە ئەڵێ یەکێک لەو فیلمە ڕازگۆیانەی کە لە مێژووی سینەمای تورکی بەرامبەر بە کورد کرابێ فیلمی وەرزێک لە هەکاری بوو کە ڕازگۆیانە باسی سادەیی و پاچی کوردەکات ئەمە یەک جواب بزانم دووەمیشیان هەر پەیوەستە بە هەمان بابەتەوەڵێ ئەو گرنگی پێنەدانەی دەسەڵاتی تورک بەرامبەر بە کورد هەر لەو فیلمەدا نیشانە درێت سێم بۆ چوونیشی بزانم وا بزانم ئەڵێ باوەڕم نییە لایەن یەکیان وڵاتێک پارە بداتە فیلمێک کە بەرژەوەندی خۆیان لەسەر حسابی کەسانی دیکە ئەمەیان نازانم بۆ چوونت چۆنە لەسەر ئەم سێ بۆچوونەی کاکەمی ڕاستی بۆ لە سێمە دەستپێکم نیش هاڕام لەوەی کە باوەڕ ناکەم هیچ وڵاتێک هەتا ئەگەر خۆشمان فیلم لەبارەی نەتەوەیشی تر دروست بکەین بە بەرژەوەندی خۆمان فیلم دروست بکەین بەڵام بابەتەکە وەیە ئەو بەرژەوەندیە چەنە کاریگەری لەسەر ئێمە دروستەکات چونکە دروستکردنی ئەم فیلمانەوە بینینی لەلایەن خۆمانەوە تۆکو کورد ئەکرێ خۆشمان بە هەڵە تێگەشتن نابێت ئەمە بابەتە سەرشەکەی ئێمەیە ئەکرێ بۆ نمونە هەر لە شەڕی شەڕوانەکانەوە با بڵێن نیشانێدا یان هەر لەوەی کە فیلمی دارگوێز سەبارەت بە سەردەشت نیشانێدا ئەکرێ ئێمە ئەو مێژۆمان لە بەرچاو بێت چونکە ئەمە مێژێکی بینراوە و ئاسانتر ئەکرێ لە خەیاڵی ئێمە وەنەوەکانی داهاتووە بمێنێتەوە بۆ فیلمەکەی تر بەڕاستی نەمبینیوە فیلمی وەبزانتی داستانی هەکاری ئەوم نەبینیەوە بەڵام بەڵێ من کێشەم بەڕاستی لەگەڵ نیشاندانی سادەی و پاشی کووردا هەیە لەلایەن نەتەوەکانی ترۆ چونکە هەر ئەو سادەی و پاشی ئێوەمان لێکاوەکو کەسانێک کە دەرکەوین کە ناتوانین کارێک بۆ خۆمان بکەین وەکو نەتەوەک دەرکەین کە ناتوانین بەرگری لە خۆشمان بکەین بەڵام ئێمە کێشەیەکی کە هەیە کە کێشەیەکی زۆر گەورەیە لەگەڵ وڵاتانی دەوروبەرمان لەگەڵ دراوسەکان و تەنانەت ئێستا نەگەهر لەگەڵ وڵاتان لەگەڵ حزبە کوردیەکانی خۆمانە وەکو فیلمساز یعنی ئێمامە حەقیقەتە کەسیان نایەن فیلمێک بکەن فیلمێکت پێ نیشاندن کە باسی خۆیان نەبێت کەسیان پارە نادەن یعنی ئێستا فەرموو لە زۆنی زەردا پارە نادا بە فیلمێک ئەگەر باسی خۆی نەبێت و زۆنی سەوزی شەروایە لەوەیە باکووری شەروابێ ڕۆژاوا شەروابێ
بۆ تورکیا و ئێران و عێراق و ئەو وڵاتانە شەروایە هەر کەسێک لەوانە کە پارە سەرفەکەن خەرجی فیلمێک سەرفەکەن بۆی دابینەکەن ئەلبەتە ئەیانەیە بەرژەوەندی خۆیان پێشە شتێک بێت نایەنەوێ سەیری بەرژەوەندی میلەتی کورتکەن لە کاتێکە من سەرگوزشتەیەکە گێڕمەوە لە 86 ئەو کاتانە من زنجیرە درامایەکم نووسی بردم بۆ تەلەڤزۆنی کەرکووک کاک هاشم جەباری و کاک محەممەد دەمەوەندی زۆر هاوکارم بوون کە ئەو درامایە بکرێت بەڵام ئەیان ویستەوە نییە هەنێ جێ هەیە بۆی نەبێتە کێشە نەبوو ئەوان وە بە سانسۆرا بڕە و لە تەلەڤزۆنە نیشان بدرێ و کێشە دروست نەکات پیانەوتمەوە چاکەوە چاکەم نش خەریکیێوانە بووم لە ناکاو بڕیارێک هات لەو کەواتە ڕاگوێز بوو ئەمە وشەی ڕاگوێزیشمان هەبوو ماوەیەکە بیرمان نەماوە لەو کاتە دێیەکانیان ڕاگوێزە کرد بەرەو ئۆردوگاکان نیانەویش دێبمێنێ پێش پرۆسەی ئەنفال ئەیانویست دێیەکان نەمێنێ بۆی لە بن پێشمەرگە نانی نەبێت پێشمەرگە جێ حەوانەوەی نەبێت ئەلەو کاتەیە بوو هاتن سەدام بڕیارێکی دەرکا ڕژێمەکە لە میدیای عێراقیە بە هیچ شێوەیەک نابێ باسی هیچ دەیەک بکرێت یعنی دێ کوردی ینی دەی کوردی نییە تەواو دوا بە دوای ئەوە دوای ماوەیەک کاکاشم وەڵامێکی بۆم نردوتی وەرە ئیشەکەت بکە ئێستا فرسەتە بڕیارێکی کەی تازاتەوە بە تەلەڤزۆن وڵات چوون بزانم چییە لەو کاتە من فیرار بووم هەڵاتوی سەربازی بووم نەمەتوانی وتم چییە وتی ئەوە ئەنفال کرابوو کە ئەنفال کرابوو بوو بە هەڵا لەسەر عێراق کە 5,000 گوندی وێران کردووە و ئەوەنە خەڵکی 182,000 ومانە عێراق ئەیویست لە ڕێی میدیای کوردیەوە پێشان با کە دەیەکانی چی لێ نەهاتووە وتی وەرە ئێستا بڕیارێک هەیە ئەتوانی فیلمەکەت بکەیت یانەیە فیلم بکرێ کورد بیکات لەسەر ئەو دیانە کە دەیەکان ماون ئەمەیان بۆچی بوو ئەمەیان بۆ بوو بە خەڵک بە دنیا بڵێ ئەهانا کوردەنفال نەکراوە شتیوانە ئەمە بەرژەوەندی سیاسیە دەسەڵات لە هەموو کاتێکەوە ئەکات ئێمە بە دوور نەڕۆین ماسووم قرمزی جول چەند فیلمێکی کردووە فیلمەکانی خۆباسی لادەکانی باکوورەکات باسی خەڵکەکانی ئەوەیەکە تووشی چی بوونە وەکە دێنە شارەوە چیان لێ دێت من بۆ چوونی تایبەتی خۆمم بۆیە بەس حەزمە کرد یعنی ئەوەنی ئەگەڕام مەحسووم بدۆزمەوە بیهێنم لێرە لە فیلم سازان چاوپێکەوتنێکی لەگەڵا بکەم و باسی و فیلمانەی لەگەڵا بکەم وە شرۆڤەی بۆ بکەم چونکە من لەوێ شتێکە بینم نامۆبوونی کارەکتەری کورد مەکەیەوە لەوەیە دەسەڵاتی تورکی ڕێگەی پێداوە بیکات بەو باسی کە تۆ باسە کرد تورکیا ئەوێ سادەیی کورد پێشاندا ئەیە لادەی کوردی خەڵکی لادێ جوتیارەکان بە گەمژە پێشاندا بەڵام ئەم هاتووە نەک بەس لادیەکە کە ئەیهێنێتە شاری شۆ چی لێ دێت خۆ ئێمە لە مێگەلی یڵمەزجونایە لە مێگەلە ڕەوەندەکانن مازگۆنایەوەیش پێشانەدا کابراایەکی سەرۆخێڵ پێشانەدا ژیانێک کە دێنە شارەوە چیان لێ دێ بە خۆی ماڕ و ماڵەتەکەیەوە ڕاستە یعنی ئەمەش هەر لە یۆڵە لە فیلمی ڕێگایە تۆ سێرکە لادیەکان پێشانەدا دێتە ناو شارەوە ناو دیاربەکری چی لێ کردووە مناڵ جگەرا کێشێت ئەمە بۆ هەموو دنیا گەورەترین تاوانە کە دەسەڵات مناڵی پشتگوێ خستووە بەڵام لە فیلمەکانی کوردی خۆمانی باشوور چەندمان بینی ومانە لە چەند فیلما بینی وتانە مناڵ لەسەر جادە جگەرە بفرۆشێ چەند فیلممان بینیوە وابزانم ئەگەر لە دراما کۆنەکانمانە هەبوو بێت پس باوەڕ ڕاگەم من ئێستا شتێکم بیر نییە لەبارەی ئەوە منە لە هەر هەموو ئەو دراما و فیلمە کوردیانەی ئێستاکەیە چیمان پێنیشانەدەن هەمووی لە خانووی جوانایە هەمووی لە شوقەی جوانایە هەموو خەڵکەکانمان تێر و تەسەلن لە کامیانە باسی بێموچەیی کراوە 8 مانگ موچە وەرنەگیرێت ئینسان چی لێ دێت کۆمەڵگا چی لێ دێت کۆمەڵگا چۆن لێک دا ئەوەشێت
ئەمانە باس نکراوە لەو فیلمانە، لەو فیلمە کوردیانی خۆمان. اینجا مەبەستەکەم لە چییە؟ ئەمە بەردەوام لە پشت ئەو فیلمانەوە زۆربەی جار دەسەڵاتێک هەیە ئەو کەسێک کە مەولێتی پارەی پێدات پشتیوانی ئەکات چەند ڕێگەی پێدا. یعنی ئەمە باگلێمان هەر لە ڕژێمی ئێران و ڕژێمی تورکیا و ڕژێمی عەرەبی نەبێت، ئەی بۆ گلەیمان لە باشوور و من ئێساڵم بەرەوڕووی باکوورشێکەمەوە بەرەوڕووی ڕۆژاواشێکەمەوە. من لە فیلمەکانی ڕۆژاوایە خەڵکی ڕۆژاوام نەبینیوە چۆنەژێن، لە کۆبانیە نەمان بینیوە چۆنەژێن، لە فیلمێکی تریشیان کرد هەر نەمبینیوە چۆنەژێن. هەر باسی ئازایەتی گەریلایە، هەر باسی ئازایەتی شەڕوانە. ئەی کاکە ئەی ئەولاوە ئەو خەڵکە چۆنەژێت لە کاتی شەڕە. ئەمە کێشەی گەورەیە. بۆ ئێمە نەیە سەیری فیلمێکی جیهانی گەوراکەین باسی دە پیانستەکە، پیانۆژەنەکە، ئەو کارکتەرە چۆن پێشانەدا تووشی چییە بێ، لە ڕێ ئەو کارکتەرەوە دێت جنێ و بە جەنگەدات، جەنگ ڕەفزەکاتەوە. من هێشتا باوەڕەکەم بورە کاکسەکەوت، باوەڕەکەم هێشتا کێشەی ئەومان هەیە ناتوانین لە تاکەوە با بڵێن ناوچەیەک نیشان بدەین. بۆ نەوەکو نمونەی توێ ناوزە پیانست لێمە لە تاکێکەوە هەم ئاینێکە ناسین، هەم جەنگێکە ناسین، هەم خەڵکەکەیە ناسیم زانین چیان کردووە لەو کاتیان ڕوبەڕی چی بوونەتەوە. ئەمە سێ شێوازی نیشانداین تەنها لە فیلمەکە. بەڵام دۆخی ئێمە بەڕاستی جیاوازە، وەکوتەوە ئێمە هەشت بانگمان ژۆر نەگیراوە، ئەو نزیکی 10 ساڵە خەریکی بایکۆتن، ساڵانە بایکۆتەکرێ، بەڵام تاوەکو ئێستا دۆکۆمنتاریشی لەبارەوە دروست نەکراوە، نەگەوەی کە بڵێن فیلمێکی سینەمایی لەبارەیەوە دروست بکرێ. و پێم وایە ئێشتا تێڕوانینی گشتی ئێماکرێت لە هەموو بەشەکانی کوردستان ئەوە بێکە هێشتا تێنەگەشتی نەکرێ هونەر چ کارێکمان بۆ بکە، یاخود هێشتا پێمان وانی و باوەڕمان بۆ نەهێناوە، کرێ بە قسە بێڵین بەڵام باوەڕمان بۆ نەهێناوە کە سینەما بەڕاستی چەکێکە. ئەو چەکەی کە وەکو سیاسەت دەتوانێت بەکاری بێنی، وەکو جوڵانی هەسوسۆس بەرامبەر کۆمەلگا توانی بەکاری بێنی، ئەتوانی هەم خۆشت نیشانی هەموو جیهان بی. پێم وایە ئێشتا ئێمە هەر نەگەشتونەتەوە باوەڕێ بەڕاستی سینەما وەکو چەکێک بەکار بێنین، خۆمان بناسین و بتوانین خۆمان بناسیین بە وڵاتەکانی تر لە چاوی خۆمانەوە خۆمان بینین. هێشتا ئێمە بەڕاستی بۆ من وایە کە سەری فیلمەکانەکەم لە چاوی وڵاتانی ترەوە خۆمانە بینین. هێشتا ئەومان ماوە. من هاوڕام لەو مەسلەیە، بەڵام با بێمە لای کاکۆمەر ئازیزم ئەڵێ باشە ئەگەر میلەت دواکەوتوو بێت و دەوڵەت خاوەن سامانێکی زۆر بێت ئەوەی عیبی خەڵکەیان هی دەوڵەت. سۆزیار خان بۆ چوونی خۆت، منش بۆ چوونی خۆمەیە لەسەر ڕاستی کاکۆمەر سەبار بە بۆ چوونەکەی کاکۆمەر من پێم وانە میلەت ئەکرێت هەموو دەوڵەتێک دەوڵەمەند بێ و سامانێکی زۆری هەبێ ئەوکۆی ئێمە کە حکوومەتەکەمان سامانێکی زۆری ئەو جوگرافیایەکی دەوڵەمەندمان هەیە، بەڵام بەڕاستی پێم وانە میلەتێک هەمووی دواکەوتوو بێ، ناکرێت میلەتێک هەمووی دواکەوتوو بێ. بۆ ئەکرێت بەگشتی هەر بڵێن ئایبی دەوڵەتە ئەگەش بابەتێکمان نەبێت لەوە چکە ناگونجە میلەتێک گشتی دواکەوتوو بن. من لێرە بۆ چوونێکی کەم هەیە لەگەڵەوەی کاکۆمەرە. لە ئەمریکایە من لێرە ئاژێم و لە ئەوروپا ژیاوم، من تووشی خەڵک بوومە لێرە دێسا دراوسەی خۆمە ئەمریکیە، زوو سەردانیەکەکەین کە ئەی دوێنم باوەڕەکەیت دوو ویلایەتیان بینیوە لە ناو ئەمریکا، ژنە و مێردە لە هەموو تەمەنیانە، لە من گەورەتریشن لە تەمەن، و خەڵکی کەم بینیوە لە دیەکەی خۆی دەرنەچۆتە دەرەوە. ئاگای لێ نییە ئێستا کێ لەسەر دەسەڵاتە. یعنی مەسەلا ئەگەر بڵین میلەتی وشیار و ناوشیار، میلەت دواکەوتوو بێ میلەت دوانەکەوت، لە هەموو وڵاتێکە دواکەوتوو هەیە و دوانەکەوتوش هەیە. بەڵام ئەمریکا وڵاتێکشە داهێنانەکات بەرەو ئاسمانە چێ داهێنان لە هەموو بوارەکانی تریشەکات، ئەو کەسانەشی هەیە. میلەتی ئێمە لە باشوور با بڵێن ئێستاڵین باشوور با ڕۆژاوا و ڕۆژاواش نازانم ڕۆژاواش ئەگرێتەوە چونکە ڕۆژاواش وەکو ئێستا خاوەنی دەسەڵاتێکی خۆیە. بەڵێ بەڵام باکوور و ڕۆژەڵات با باس نەکەین. ئەم دوو لایە ئەگەر میلەت دواکەوتوو بێ خەتای دەسەڵاتە، میلەت کارەبای نەبێ خەتای دەسەڵاتە. خوێندن چەند مانگ خوێندن نەبوو، چەند مانگ فێرگەکان داخرابوون بایکۆت کرابوو.
مامۆستا پارەی نەبێت سکی برسی بێ چۆن نەتوانێوانە بڵێتەوە چۆن دڵسۆزە بێ بۆ وانەوتنەوە ئەمە کێشەی گەورەیە و خەتای کێیە خەتای مامۆستاکە نییە فێرگەکان کە داخرابوون خەتای فێرخواز نییە خەتای میلەت نییە خەتای دەسەڵاتە دەسەڵات ئەبێ بایەخ بە فێرگەکان و خوێندن بدات بۆی نەیەڵێ میلەت دواکەوتوو بێت وڵاتێکی وەکو یابان بڕۆن ئەوە تا ڤیددیو هەیە لەسەری چۆن بایەخ بە خوێندن ئەدرێت یابان دوای جەنگی جیهانی کە دۆڕا دوای ئەوە کەوتە ئەوەی کە زاناکانی خۆی فێرخوازەکانی خۆی نرد بۆ دەرەوە ئێستا بۆ نمونە هەمومان نەیزانین ترومبێلی تویۆتا باشترین ترومبێلە لە هەموو دنیاە هەتاکو ئێستاکە بە جۆرێتی باشی ماوەتەوە هەموو مۆدێلەکانی وەکام بەرهەمی ئەبیسین گەندەڵی تیاکرابێت نایبیسید نییە لە یابان کفرە لە یابان ڕێگە نادات کوڕێک کچێک چاوەڕێی سەروەتەکەی باوکی بێت بۆی دەستپان نکاتەوە بۆی فێر بێ خۆی بنیات بنێت ئەمە بنیاتی کارەکتەرە بنیاتی تاچی کۆمەڵگایە ئەمە یەک کێشەکە لە وڵاتی ئەمەیە تاچی کۆمەلگای وێران کراوە کۆمەلگا سەر لەبەری تەفلیش کراوە جا بۆیە کاکۆمەرجان من هاوڕاتم خەتای دەوڵەتە خەتای ئەو کەسەیە کە پارەی لە گیرفانە و دەسەڵاتی پێیە چێە هەر چێیەک بێت بۆ نایکە یعنی هەمومان ئەمەمان لەسەر فەیسبوک خوێنۆتەوە کابرایەکی نەخۆش لە خەستەخانەیە لە ئەڵمانیایە ئاوا لا کاتۆ سێرەکە نەخۆشێکی کە هەیە و خەڵک دێ بۆ لای سەرەی بۆ گرندێن بۆ لای ئەڵێەوە چێە ئەڵێەوە حوسنی مبارەکەڵی چێە ئەڵە سەرۆکی دەوڵەتێکەڵە دیارە کەسێکی خراپە ئەگە کەسێکی خراپ نەبێ بۆ هاتۆ بۆ ئەڵمانیا چارەسەری خۆی بکە بۆ لە وڵاتەکەی خۆی نەیکرد کەواتە بۆ لە وڵاتەکەی خۆت بایەخت بە پزیشکی نەدا بۆ بایەخت بە خوێندن نەدا بۆ دەیتە دەرەوە بۆ لەوێ دکتۆرەکان خزمەتت نەکەن هەتا ئێستا لەو وڵاتی ئێمەیە دەرمانی بەسەر هاتووە فرۆشرێت ئەمە خەتای من نییە خەڵکەی کات بۆ بژێوی ئەیکا بەس خەتای دەوڵەتە بۆ ناتوانێ ڕێگری لێ بکات زۆر شتیکە ئێستا گەورەترین دیاردەی زۆر خراپ هەیە لە ناو کووردە بەم ڕۆژگارە ئەیبینین ڕۆحی جانی هاوڵاتی بوونمان نەماوە هەر هەمومان بووینە بە بەشێک لە لایەنێک کاک سۆرانی حەمەڕەش لەم ڕۆژانە لە ڕووداوە باسی کتێبەکەی کا کورتچەیە کاک سۆران هەوڵێکی داوە تۆ لەگەڵ بۆ چوونەکەی نیت بەڵام مەی شۆرەوە بەبێ بەڵگە کاک سۆران ڕەت مەکەرەوە ڕەفزی مەکە و مەی سڕەوە مەی سووتێنە تۆش وەرە بەڵگە بێنەرەوە کاک سۆران مەرج نییە هەموو شتەکانی ڕاست بێت من هەردوو کتێبەکەیم خوێنێتەوە سێمەم نەخوێنێتەوە کە بەنگلیزیشە بەڵام دوانیم خوێنێتەوە لە هەنێ بۆ چوون لەگەڵیان نیم بەڵام لە کۆمەڵە شتیش لەگەڵیم ئەو هەوڵێکی داوە با بچین ساخیکەینەوە بۆ تورکێک بە ڕەوای ئەبینێ بۆ خۆی بێ بڵێ سەلاحەدین تورکە بەڵام ئێمەی کورد هەر هەمومان دژی بۆ چوونەکەی کاک سۆرانین و هەر هەمومان ڕقمان لە سەلاحەدینە یعنی ئەمە زۆر قورسە جەبابێ مە لای پرسیاری برادرانی تریش سۆزیارجان بزانم کاک بابان ئەڵێ چی سڵاوتان لێ بێت هیوادارم هەر دڵخۆش بن بە خێراتنی بەڕێ سۆزیارەکەم سڵاو بۆ کاک سەرکەوت ئایا پێتان وایە زیاتر تەرکیز لەسەر فیلمی بەڵگەیی و ئامۆژگاریە پێتان وایە بەم شێوە بەرداوامبوون فیلمەکان ناچنە ئاستێکی بەرزتر من خۆم بڕوام وایە لە پێناو بەرەو پێشچوونی فیلم و درامە ئەبێ بیر لە فیلمی خەیاڵی بکرێتەوە وێڕای دەستخۆشیم بۆتان هەستەکەم ئێوەش زیاتر باسەکەتان هەر لایەنگری فیلمی واقعین فەرموو سۆزیارجان بۆ کاک بابان بۆ کۆی بڵێن لایەنگری فیلمی واقعین وەڵایە بەڕاستی لە بابەتی مێژوە لایەنگری واقع بینێ ئەمە چونکە
ئەوەی کە هەیە مێژووی ئێمەیە بۆ ئەوە بابەتەکەمان لێرە زیاتر بابەتی واقعی بوو هەرچەنە و زنجیرەی کە باسمان کرد کێشەی سێچەنەکە و زنجیرەیەکی بەتەواتی خەیاڵیە ئێمە لەوێشە وەکو کورد باسمان کراوە ئەومان باس کرد بەڵام ئەگەر لە بەش یەکەمیان هەڵە نەبم پێم وابێ زیاتر مەبەستی ئەوەیە کە وەکو کورد ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر بەرهەمێنانی فیلمی بەڵگەی و ئامۆژگاریە پێم وایە پێویستەکە ئەمە بەڕاستی فیلمی درامیمان هەبێ بەڵگەی و ئامۆژگاری مەبەستە پێم وابێ لە ئامۆژگاری درامی بێ پێویستەکە فیلممان هەبێ لە ژانری درامی زیاتر لەو بوارەیە پێش بکەوین بۆ ئەوی بتوانین بچینە ژانری خەیاڵیەوە چونکە کرێ ژانری درامی لەگەڵ زۆرینەی ژانرەکانی ترە لە یەک فیلما یەک بگرێتەوە ئێمە گەر نەتوانین لەو ژانرەیە سەرکەوتوو بین بەڕاستی زەحمەتە بتوانین فیلمی خەیاڵیش بەرهەم بهێنین کاک بابانگیانەوە سۆزیارخان وەڵامی دایەوە بەڵام منش بۆ چوونێکی بچووکم هەیە نامەیە زۆر لەسەری بڕۆم فیلمی بەڵگەیی من لەم کاتەیە زۆر بە پێویستی ئەزانم فیلمی بەڵگەیی ئەبێتە سەرچاوی مێژوومان و ئێمە ساختکردنەوەی مێژووی ئەم ڕۆمان بۆ داهاتوو زۆر پێویستە ئیتر فیلمی خەیاڵی و فیلمی کێشمەی و فیلمی درامی ئەوە تا ئەکرێ بەڵام یەک پشتیوانیمان نییە بڵین سپۆنسەر کە هەر کوردیەکەی پشتیوانیمان بەکارێناوە ئێستا بە بۆنەی ئەمزان کۆیانەوە بۆ بە سپۆنسەر و ئەوەتانێ لایەنەکانیشمان چەند هاوکاری فیلمی درامیەکەن بۆیە فیلمی خەیاڵی و کێشەی ئستۆدیۆ ئەوە بودجەیەکی زۆر خەیاڵی تێچێت ئایا ئەکرێ کێ پێی ئەکرێ ئەو پرسیارە من ڕوو لە تۆ ئەەکەم ڕوو لە هەموو فلیم سازانەکەم بابێنە لای کاک هۆشنگ خۆشناو کاک هۆشنگ خۆشناوەڵێ لە تەلەڤزیۆنێک خۆی بێڕکابەرە هەرزەکاری فێرە کرد قوتابخانە هیچ سوودێکی نییە بڕۆ ببە بە شاگردی پەنچەرچیەک باشترە قۆنەرە بۆ یاغ بکە باشترە ئەبێتە داهاتی خۆت هانی بە جێهێشتنی قوتابخانەی ئەدا من ئەوە ناڵێم زۆر بەداخەوە ئەتر نازام سۆزیارگیان ئەگەر تۆ بۆ چوونێکتە بێ ڕاستی ڕۆینێکم نیێچکار ناژوانم بەتەواتی باسی کوێکات بۆ بەڕاستی جێی داخە بابەتی شیوە بەڵام بەداخەوە با بێمەوە لای کاکۆمەر کاکۆمەڕڵێ کەواتە ئەگەر فیلمێکی ئێرانی یان تورکی ئەبینین کورد زەلیل دواکەوتۆ نیشانەدات عەیبی تەوڵەتەکانیان نیشان دەدەن بەبێ ئەوەی بە خۆیان بزانن دەکرێت ئەم دیوەیان ببینی من بۆ چوونم هەیە بەس فەرم و سۆزیارگیان ڕاستە پێم وایە کاک سەرکەوتۆژەوەت باس کرد وتەکرێت کە عیبی خۆیان بێ ئەوانە گەڕان بنەتەوە بە بەشێک لە گەلەکەی خۆیان ئەزانن نەبوو کە بۆ نمونە ئەوە تێپەڕ نەبێ بەسەریانایە ئەو شتە بەسەر ئەو نەتەوەی کووردا لەژێر دەسەڵاتی فارس تورک عەرەبانەیەت بەڵام ئەمە هەیە کاکۆمە بەڕاستی وایە تێڕوانینەکەی تۆش زۆر دروستە تەنها کێشەکە لەوەیە کە ئەوە ئەڵێن یا بۆ وانیشانی ئەدەن بەڵام کێشەکە کێتەوە سەرێمە کە ناتوانین بۆ چاوە بیبینین کە ئەمە عیبی ئەو دەوڵەتەیە بەڵکو تەنها کێشەکە لەوایە کە ئێمە ئەو دەوڵەتەمان لا گەورەتر ئەبێت کاتێک فیلمێکمان لەبارەوە دروستەکەن و ئەگەر بە کەسێکی سادە و باشیشمان نیشان بنێمە زۆر پێی شاگەشکەش ئەبین کە بۆ شێوازە نیشاندراوین بیر لەو لایەنەی ناکەینەوە ڕاستی کە ئەوان خۆیان دەوڵەتێکی باش نەبن و کوردیش لەژێر دەسەڵاتیاوانە کاتێک دۆخێکی باشی نەبێ زەلیلی ئەو دەوڵەتە نیشانەدات بەڵێ من هەرەوە ناڵێم وەکو سۆزیارخان وتی کاکۆ مەرجان هاوڕێ هۆمەرجان من وەڵامم هەبوو بۆ ئەم پرسیارەی تۆ پێشتر وتم و ئێستاش ئەوە ناڵێمەوە دەوڵەت بێ هەر لایەنێک بێ کە پشتیوانی فیلمێکە کات بەرژەوەندی خۆی تیان نەبێت باوەڕ ناکەم پشتیوانی بکات با بێمە لای کاکپەیوەن ئەڵێ من پێم وایە تاکی کورد هەلومەرجی لەباری بۆ بڕەخسێ لەلایەن حکوومەتەکەیەوە یەکێکە بن لە پێشکەوتوترین میلەتەکانی دنیا بەدەر لەوە لە تەوەرەکە دەرنەچین ئایا هیچ فیلمێکی داکومنتی هەیە دەربارەی دۆزی کورد
سەبارەت بە فیلمی دۆکۆمەنتاری تۆ ئەتوانین دیاری بکەینەوەی کە لە چ دۆخێ لە چ بارەیەکەوە بێ سەبارەت بە دۆزی کورد چونکە زۆر ئەکرێت دۆکۆمنتاری هەبێ شتی جیاوازە بێ بۆ ناکرێت لەسەر هەر کۆمەڵکوژیەک یان لەسەر چەند ساڵێکی ئەو ژیانێکە کورتیا ژیاوە لە هەر پارچێکی کوردستان هەبێت دۆکۆمنتاری جیاوازە بێ من لەم دوایە باسی دۆکۆمنتاریەکەم کرد کە باسی کۆمەڵکوژی دۆڵی زیلان ئەکات یعنی تەنها دۆکۆمنتاریەکە باسی ئەوە ئەکات بەشێک لە مێژوی پێش دۆڵی زیلان و سەرهەڵدانەکانیشی نیشان داواکرێت لە باشووری کوردستان سەبارەت بە هەر هەڵەبجە یاخود هەر شوێنیشی ترمان دۆکۆمنتاری هەبێ بۆ بەتاڵی ناتوانم ناوی دۆکۆمنتاریەک بڵم سەبارەت بە دۆزی کورد کاک پەیوەندجان من وەڵامەکە هەستەکەم لای خۆت هەیە سۆزیاکجان لای من پرسیار وا بزانم تا ئێستا تەواو ئیتر ئەگەر بەڕێستان بۆ چوونێکی کەتانەیە گە برادرانش پرسیارێکیان نەبوو ئەی خەمە ڕووەگەرد لە کۆتاییە چی پەیامێکت ماوە ئەتوانی فەرموو بفەرموو کاک سەرکەوت سپاس بۆم دەرفەتە بەڕاستی من هەر ئەو کاتی دەستم کرد بۆی کە ئیش سەبارەت بە تا ڕادێک سەبارەت بە فیلمکەم و باسی فیلمکەم هەر بیرم لەوە کردەوە کە ڕۆژێک بن بێم لە فیلم سازان باسی بابەتێ بکەم چکە فیلم سازان زۆر بۆ من هاوکار بۆ کاتی کە دەستم کرد بم بابەتە ڕۆژانە لە ڕێگەی چوونم بۆ کارەکەم هەر ژۆم لە لایڤەکانی فیلم سازان ئەگەر سپاسی هەموو هاوڕێیاناکەم کە تاکو ێستا لە فیلم سازان بەشدار بوون بابەتەکە ئەکرێت کەم و کوڕی هەبوو بێ لەلایەنی منەوە بەڵام تەنها و زانیاریانی هەمبوو بە تایبەت ئەو فیلمانی کە لەم چەند ساڵی دواییە بینی بووم و بە تێڕوانینی من کاریگەری ئەکرێ هەم باش هەم خراپی هەبێ هەرچەند من زیاتر لایەنە خراپەکانیانم باسە کرد کە چۆن کاریگەریان هەبێ ئەو فیلمانم باس کرد ئەوەی بڵێم لە کۆتایی ئەوەیە کە بەڕاستی پێویستەکە ئێمە بینەرەکانمان هۆشیار بکەینەوە ئەکرێ فیلم سازانەوە پێگەیە بێ کە بینەری فیلمەکانمە لە ڕێگەیەوە هۆشیار ببنەوە بۆی بزانین کە ئێمە هەر شتێک ئەبینین هەر فیلمێک یاخود هەر درامایەکە بینین ڕاستەخۆ ناکرێت پێی کاریگەر بین و بکەوینە ژێر کاریگەرە هەستیەکەی کە ئەو دەوڵەتی دروستێکا لە بارەمانەوە مەبەستەکەی هەرەوەی ئەمە بکەینە ژێر کاریگەری هەستیەوە و بەشێک لە مێژوی خۆن هاوبەش بکەین لەگەڵ ئەوانی ترا کاکرێت لە ڕاستیاوانە بۆ دووبارە سپاسەکەم کاک سەرکەوت زۆر سپاس من ئەم چەند بۆ چوونەی برادرانە خوێنمەوە و ئیتر لەوەیە کۆتایی بە وانەکە بێنین ئەگەر برادری کە بۆ چوونی نەبوو کاک هۆشەنگ ئەڵێ کەی بەهار فیلمێکی دۆکومنتاری جوانی هەیە لەسەر کەرکووک و کوردستان سەرکردەکانی جیهان بە قیناعی سەربەراز شوبهاندن ئەوە لە بەرەوەی کووردە کەی بەهار کووردە بەڵێ لینا ئەڵێ فیلمی داوید و لەیلا چۆن باسی کوردەکە بینیوتە سۆزیاریان ناڕاستی نازانم کام فیلمێ ئەگەر تا ڕوونکردنەوەی زیاترمان بۆ بنووسن سێری بکەین باشە بێت من فیلمەکەم بینیوە لێرە لە ئەمریکا بینیم لە بەرەوەی دەرهێنەرەکە لە نیویۆرکە ژیا ئێستا نازانم لینا جان فیلمەکە باس لە پەیوەندی زیاتر کووردە بەڵام دوو ئاینی جیاواز دوو کەڵچەری ئاینی جیاوازەکات ئیتر تۆزێک لە هەنێ جیای هەنێ زیادەڕەوی هەیە بەڵام لەوەشە وانە بێ بەڵام من دەمێکە دیومە من بۆ خۆم فیلمەکەم زۆر بەدڵم نەبوو بەڵام ئێستا ناتوانم بڵێم بۆ بەدڵم نەبوو چونکە دەمێکە بینیومە و سەرنجەکانم بیر نییە لەسەر چی بوو بۆیە ناتوانم ئێستا هیچی لەسەر بڵێم و ئەگەر بیبینمەوە ئەتوانم ئەو وەختە ڕێی لەس بەڵام من دەمێکە بینیومە بۆیە داوای لێبردنەکەم و بەڕێزیشتان ئەڵێن فیلمەکە لە یوتیوب هەیە ساڵی 2011 دروست کراوە بڵێ من ناڵم فیلمەکەم بینیوە لێرە لە سینەما بینیم بەڵام نەگەڕاوم لە یوتیوب جارێکی کە سەیری کەم و خۆم ئامادەکەم بۆ وەڵامی ئەم پرسیارەی بەڕێستان ئەوە تا سۆزیارخانش نەیبینیوە بەڵام تۆ ئەتوانیت ئێستا بۆ چوونی خۆت بڵیت
چونکە مەرج نییە تۆ بەس بپرسی تۆ خاوەنی ئەم پێگەیت تۆ یەکێکی لە کەسە دیارەکانی فلیم سازان من پشتم بە ئێوە قایمە اینجا ئەوە نییە هامیان کەرکوچی بوو پشتم بە ئێوە قایمە مەسەلە ئەوە نییە ئێمە بەس وەڵام دەینەوە ئێمە جۆ لە ئێوە شەگرین ئێمە ئەمانێ لە ئێوەشەوە فێربین اینجا ئێستا گەر کۆمنتی دوای ئەوە شتمان بۆ بنووسی بۆ چوونی خۆت بنووسی خۆشحاڵە بم بابزانم کاک بابان ئەڵێچی بەڵێ فیلمی بەڵگەیی زەرورە بەس پێم وایە سینەمای کوردی تەواو دەرەکەوێت دواتر بەڵگەیی ئەکات بە هەموو جیهان کاک سەرکەوت تۆش پێت وایە پشتگیری باش نییە بۆ فیلمی بەڵگەیی لە دوو حیزب کە گەر لە بەرژەوەندی خۆیان نەبێت ناکرێت کەواتە سینەما بێکەسە تەنها دەرهێنەرەکان بە فیلمی سەرنجڕاکێشی خەیاڵی ئەتوانن هەنگاوی گرنگ بنێن ئەگەر نا زۆر ڕێگە تاقی کرایەوە کاک بابانگجان کێشەکەمان ئەوەیە ئێمە میلەتەکەمان بە چەند بەشێک قۆرەخ کراوە وەکو باسم کرد هەر لایەنە بۆ خۆی ئێمە ئێستا لە ناو میلەتی باشوورە خەڵکێک هەیە بە باڵای سەداما هەڵەدات ئەمە نامۆبوون نییە لە تاکی میلەتی کووردە اختراب نییە ئەو اخترابەی مارکس و مارکس باسیەکات لە تاکی کووردە خەڵک هەیە شەهیدی هەیە بەدەستی سەدام باوکی ئیدام کراوە کەچی ئێستا بڕۆ بە سەداما هەڵەدات ئەمە چی ئەڵێ چی بەماڵی ئەمە ئەو تاکانە سەریان لێ شێواوە و کەسیشمان ناوێرین فیلمێک لەسەر ئەو تاکانە بکەین کەوە ئەمڕۆ بابەتێکی بەڵگە فیلمی زۆر هەستیارە من خۆم خاوەنی شەهیدم دایکم زیندانی سیاسیە گەلێ جار هەنێ شت دێتە پێشەوە من بەراورد دەکەم ئەڵم سەدام بایەخی بە خوێندنەدا سەدام بایەخی بە تەندروستیەدا سەدام بایەخی بە جادە و ڕێگاوبانەدا من خاوەنی ئەوانم بەڵام ئەیڵێم ناتوانم چاوپۆشی لەو شتانی بکەم ئەمە نامۆبوونی هەموو تاکێکمانە اینجا وەرە هەر تاکێک کەسمان هەیە تاوانی زۆر گەورە لە حزبەکەی بینێت بەڵام دەنگ ناکە و بەرگریشی لەکە ئیتر چۆن دەی بەڵگە فیلمێکەکەیت ببێ بە سەرچاوەیەکی مێژووی و لایەنێک پشتیوانت کات ئەمان پرسیارە من بۆ تۆی بەجێڵم لینا چاوەڕێی وەڵامت بووم وەڵامت نەبوو لینا گیان دەی لە کاتێکی کەشە بۆمان بنووسی تا خۆشحاڵە بین ئازیزان کاک هۆمەر بزانم ئەڵێچی ئەڵێ ڕێزی خۆشەویستیم بۆتان کاک سەرکەوت و سۆز یاری ئازیز خاڵێکی گرنگەیە دەبێت بزانین میلەتی دوای جەنگ و جینۆساید ناسان ناتوانێ بەرەم هێنەر بێت بە تایبەتش ئەگەر دوای جەنگ دەسەڵاتی دیدێکی بنیادگەرانەی نەبێت کاک هۆمەرجان من هاوڕاتم بە ئازاریشم ئازیزن لە کۆتاییە زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم و فلیم سازان پێگەی هەمووتانە ماڵی هەمووتانە مەرج نییە بەس پرسیارمان لێ بکەن وە کۆمپڕۆ من بە خەیاڵات کە ئێستا ئێڵێم نەخێر بۆچوونی خۆتان بڵێن وەرنە سەر کامیرە و سەر مینبەر وەکو سۆزیار خان باسی کرد کە ئەو زۆر سوودمەند بووە لە فلیم سازان و ئەوەتانی ئێستا خۆی هات من کاتێک کە بۆچوونەکانیم لە ژن تیڤیەوە ئەبینی زۆرم پێخۆش بوو وەکو گەنجێک حەزمە کرد بێت لەم سەکۆیەوە بۆچوونی خۆی بڵێت بیکا بە سەرچاوە بۆ هەمومان لێ سوودمەند بین ئەلبەتە کاک پەیوەن و کاک هۆمەر ئەوان هاتوون وانی بە پێزی خۆیان لێرە وتۆتەوە بەڵام چاوەڕوانی لینا و کاک بابانم ڕۆژێک ئەوانش بێن لێرە سوودی گەورەمان پێ بگەێنن و برادەرانی تریش نەک هەر ئەوان یعنی ئەوانی تریش کە خاوەنی ئەم پێگەیەن لە کۆتاییە جارێکی کە زۆر سوپاس بۆ تۆ سۆزیار خان و سوپاس بۆ هەر هەمووتان کاتێکی خۆش بۆ هەر هەموو لایەک لە هەموو جێیە زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەک دەستان خۆش بێ